ئازانوان لا هەرجەیەکەن سڵایەمەتان لێوێ بەیانیتان باش بێ خۆشحاڵ نەمڕۆژ کۆمەڵە بڕگەباوەتی نوێمان بۆ ئاماژە کردوون بۆ هیوانی تا کۆچایی پرۆگرامی ئەمڕۆمان بینەرمان بن و سود لا وەرگەباوەتەکانمان ببینن. خۆشەویستانم بۆ ئەمڕۆژمان تو تەوری سەرەکیمان بۆ ئاماژە کردوون لا تەوری یەکەم و سەرتاماندا ڕاستەوخۆ میوانێکمان لە ستۆدیۆکانمان لا هەولێرە و لەگەڵدا دەبێت باس لا چۆنێتی دروستکردنی گەنجی سەرکردەکەین چۆن بتوانین کە گەنجێک بەتوانە پێ بگەێنین کە توانایەکی زۆری هەبێت لەمان کاتیشدا بڕوای بەخۆی هەبێت سەرکردایەتی خۆی و خانەوادەکەی و چواردەوری بکە. ئێمە ئەمڕۆ باس لەوە دەکەین کە تا چەند لە هەرێمی کوردستان گرنگی دراوە کە بەوەی کە گەنجی سەرکردە پێ بگەێنن لە هەمان کاتیشدا باس لەوە دەکەین کە خولوسی مینارەکان تا چەند کاریگەریان هەیە لەسەر دروستکردنی و لە هەمان کاتە باس لە پەروەردە ئەکەین لە ڕووی پەروەردەوەی تا چەند گرنگە کە لە منداڵیەوە ئەو کەسەوا پەروەردە بکرێت کە گەورە بوو گەنجێکی سەرکردەی لە دەرچێ و سوودی بۆ چواردەورەکەی هەبێت. ئەمە تەوەری یەکەممان. دوای بەتەواو چینە سەر تەوەری دووەمان. لا تەوەری دووەماندا باس لە پرۆژەیەکەکەین بە ناوی پرۆژەی ماڵی تەندروست بزانین کە ئەم پرۆژەیە چییە و لە کەیەوە کە دەست بەکار بووە و لە هەمان کاتیشدا باس لەوە دەکەین ئەو ئەندامانەی لە ئەم پرۆژەیە چەند ئەندامن و کار و پرۆژیان چییە و چالاکیەکانیان چییە. لە هەمان کاتیشدا ئەم پرۆژەیەکی تەندروستیە تا چەند ئەوان هەوڵیان داوە کە لە ڕووی تەندروستیەوە بتوانن کە کار و پرۆژەی باشتر بخەنە ڕوو و لە ڕووی خۆراکەوە چیان کردووە لە ڕووی ئەو سیستەمانی ڕژیمکردن تا ئێستا کە وەک ئەزانین کە زۆربەی کەس ڕژیمی کیتۆ بەکارەهێنێ. ئێمە ئەمڕۆ باسەوە دەکەین کە ئەم ڕێگانە تا چەند زانستین تا چەند سوودیان هەیە بۆ دابەزانی کێش و نابێتە هۆی زیان بۆ تەندروستی. ئەمە تەواوی بڕگەباوەتەکانی ئەمڕۆمانە بۆ هیوانی تا کۆتایی بینەرمان بن و سود لا بڕگەباوەتەکانمان ببینن. بەڵای ئازانم ئێستاش بڕگەیەکمان هەیە لەلایەن هاوکارمان چنوورە بۆمان ئامادەکراوە لەسەر چۆنێتی بەکارهێنانی دەرزی ئاژنین و سوودە پزیشکیەکانی بابێ کۆبینەری بین و دواتر بەردەوام ببین. بینەرانی ئازیز سڵاوتان لەبێ و ئەم کاتەوە هەموو کاتێکتان باش. خۆشەویستان لەم بەشی پرۆگرامە گفتوگۆ لەسەر زانستێکەکەین کە زانستێکی پزیشکی و لە تەواوی دنیادا و لە تەواوی وڵاتانە گرنگیەکی زۆری پێدەدرێت و لە هەرێمی کوردستانیش بەدەر نییە ماوەی چەند ساڵێکە گرنگیەکی پێدەدرێت بەڵام ئایا گرنگێکە زۆری یاکەمە دواتر دکتۆر خۆی ئاماژەی پێدەکات کە ئەویش زانستی دەرزی ئاژنینە کە خۆی لە بنەڕەتدا زانستێکی چینیە. ئێمە لە بەشەی پرۆگرامەکە زیاتر گفتوگۆ لەسەر زانستەکە دەکەین زانین ئایا زانستی دەرزی ئاژنین چییە کێن ئەو کەسانی کە دەتوانن دەرزی ئاژنین بکەن لە چه تەمەنێکەوە دەتوان دەرزی ئاژنی بکەن و ئەو نەخۆشیانەی کە لە ڕێگەی دەرزی ئاژنینەوە وەکو چارەسەرێک بەکاردەهێنێ بۆ نەخۆشیەکە چین. بۆ مەبەستا ئێمە ئەمڕۆ سەردانی سنتەرێکی دەرزی ئاژنینمان کردو چوونەتە لای دکتۆر ئامانج ئەو بە شێوەی تیۆری و بە شێوەی پراکتیکی بابەتەکەمان بۆ ڕوونەکاتەوە. دکتۆر ئامانج سڵاو لێبێ ئەم کاتە باش. بەخێر بێن سپاس زەتان کێشە. ناعزت نییە ئەرکی خۆمانە. دکتۆر ئەگەر سەرەتا بۆ پرسیارە دەست پێ بکەین بزانین کێن ئەو کەسانی کە دەتوانن دەرزی ئاژنین بکەن یاخود بڵێم دەرزی ئاژنین بۆ چ نەخۆشیێک بەکارێنێ. ئەکرێت کەسێک گرفتێکی تەندروستی نەبێت و دەرزی ئاژنین بکات وەکو بۆ خۆپاراستن؟ بەڵێ خۆی زانەرەکانی سەرەتایی جوان بوو کە باس کرد. خۆی زانستەکە زۆر قوڵ و گەورەیە و کۆنا کەواتە ناتوانین بڵێ بۆچی بەکاریات وەکو چۆن فەلسەفەی ژیانە. تۆ ئەم ئیشەکە ئەەکەیت بۆ ئەوەیە ئەو جەستەیە ئەو ڕۆحە بێ بە هاوسەنگی لەگەڵ خۆیان لە ناو خۆیان و هاوسەنگی لەگەڵ گردون و لەگەڵ وزەی دەرەوەیە کەواتە تۆ ئەو ئینسانە بەشێک ئەو تاکە بەشێکە لە بینی عەرز و ئاسمانە ئەوان پێڵەن ئاسمە هێبن. جا تۆ ئەبێ ئەو وزەیە بخەیتە حرەکەتەوە ئەو ڕۆحەش وای لێ بکەیتەوە ئەو کەسە بەردەوام لەگەڵ دەرەوەیە لەگەڵ یەکی نابێت یەک خەتابێ هاوسنگیا بێت کەواتە بۆ هەموو شتێکە. یعنی تۆ چکابە هینی ژیانە وزەیە تاقەیە کەواتە خۆی ئەتوانێت ئەگەر کەسێک هیچ گرفتێکی تەندروستی نەبێت دەرزی ئاژنی بکات وەکو خۆپاراست. بەڵێ بێگومانە چۆن تۆ مەسەڵەن هەندێ ئێمە لە کولتوری ئێمە ئەم شتە نییە بەڵام لە وڵاتانە هەیە وەکو وزە یاری پێەکەی بە چیکۆنگ ڕاضەی چیکۆنگی پێڵە هەناسەیە و حرەکەی دەستە هەمان شێوەیە ئەمیش بەشێکە لەو زانستە گەورەیە کەواتە تو چیەکەی ئێمە ئامانجەکەمان ئەوەیە ئەو جەستەیە لە هاوسەنگیا بێت لەگەڵ ڕۆحەکەیە بۆ ئەوی سەحەتی باش بێت. ئیتر هیچ مشکلێکی بێت کێشەیەکی بێت شەرت نییە
ئەگە کێشە شەوێ ئەتوانین یارمەتی بێ. ئەتوانێت ئەو نەخۆشیانی کە زیاتر ئەتوانێت لە ڕێگەی دەرزی ئاژنینەوەکو چارەسەر بەکاربێنە و چارەسەر وەربگرێت چ نەخۆشی ئەو پرسیارەتوانە گەل لە چین یان لە تایوان ئەوانە بیکەی تێ ناگا بەڵام لە ئەوروپا لە وڵاتانە بیکەی پرسیارەکە زۆر جوانە بێت چکە ئێمە زانستی پزیشکی کە خوێنومانە هەفتە ساڵیان سە ساڵێک کە تازەیە وا تێگەیشتون کە پارچەیەکە و نەخۆشێکە و لای بێت و چاکەکەیت و پارینە بەڵام لە زانستی ئەوان ئەو شتە نییە بڵێ بۆچی بەکارێنی ئەو تۆچکە ئەمە ئەتر بەشێکە لە ژیان لە زوجۆڵەی حرەکەی وزەی لەش بە هەمیشەی بەکارێت بە هەمیشەی توانێت بەکاری بێنی توانی هەر بە دەرزیش نەبێت توانی بە شێوازێکی کەمتر بە دەستە مەساجە بە ئەوان ئاوا ئەو ریاضیان ئەمە لە تۆ بچە پارکەکانی چین تایوان سەرەکەی پیاوە بیرەکانە کێشێ بەخۆیان هەر ئەم مزەیەکە جوڵێنێکە منیشی تیاکەم بەڵام دەرزیەکان چییە وا ئەکات ئەو خاڵانە بە تەرکیزی قوڵایی ئەو جێگایەوە لەگەڵ هەندێک خاڵێکە تێکەڵێکی فیزیاکەیە بۆی ڕێگە بکاتەوە بۆ هەموو جەستەکان شتەکان خاڵەکانیکە. تەمەنێکی دیاریکراو هەیە دکتۆر بۆ بۆ مناڵی بچووکە لە دایکە بێت لە سکی دایکیشی ئەتوانێت ئەو مناڵە بخەیتە حرەکەت ئێمە ئەمەیان چۆنەکرێت زۆر تیادیانێت تۆ گەر مەسەڵ مناڵەکەی لەسکیاتی ئەگەر خوار بێ ماڵەکە کەواتە خانمانی دووجانی شەتوانێت دەرزیاش ئەمە دوگاتوانن بیکەم بەڵام بزانین چۆن ئەیکەی لەکوێیەکێ چکە هەندێک جێگا هەیە و کەسانی پسپۆر لەبارێکێت تۆ ئێمە شتێکمانە پێڵێن ئەندەکشن ئۆف لێبەر بە ئینگلیزی ئەو مناڵە چۆن توانین دەریکەیت مناڵەکە دەرکردنی مناڵ یان دەرکردنی پاکردنەوەی خۆڵە بۆی یان ئەتوانی وای لە بکەیت بەرد فڕێدا لە زراوە بێ یان ئەمە بۆ گرفتەکانی مناڵان بەس مناڵ تۆ شتەکانە پەڕێنە من بگورە لە مناڵە ئەتوایی بەدەست بۆی بکەیت لە سەریا لە لەشی هەمووی مەساجەکە خۆیەتی ئەتوانی بە دەرزی بچوو بۆی بڵێ بۆ دەرزی زۆر باشەوە مناڵ بۆ گەشەکردنی مناڵ بۆ نەخۆشە قورسەکانی مناڵ بۆ کێشەکانی شەلە لە دەماغ و هەرچی نەخۆشەکانی حساسیەتە بۆ مناڵە لە مناڵان ئازاری سکە بۆ حساسیەتی من بۆ خۆم مناڵەکانی خۆم بەردەوام بۆم کردویان نەمێشتووە خەستەخانە نەبینەوە ڕاستیە. دکتۆر بە چەند جەلسە توانێت کاریگەری خۆی ئەبێ یاخۆ سوودی تەواویە بێت و چارەسەر وەرەگرێت؟ تۆ ئەتوانی ئەگەر شتەکە زۆر قوڵ بێت و زۆر درێژخایەن بێت کاتێوێت ژیراوە زۆر گیراوە بە تایبەتی سەمەس خانمەکانیێرە کە تەمەنیان 6 ساڵ بەپی گرفتەکان ئەگۆڕێت یەشێ ئەژنیان ئەوساوە ئەوانە ئیشی زۆرە بێت چکەوانە شتەکە زۆر کۆم بووە بەڵام گەنجێکی وەکو ئەم خانمە شتێکی سەریەشەیەکی بەستی هەیە یان کێشەیەکی سووری ماگانەی هەیە ئاسانە ئەتوانی بە سێ چوار جاریان جاری وایە بە یەک جار ناتەوە بەس خۆیان ئادەن کردومانە وەکو چۆن ئینتەرناشنەڵ یانی هەموو دنیا یەک هیمەدانەوە کەوا باشترە دەجار بیکەیت دەجارەکە هەفتەی جارێن دوو جار بەپی حاڵەتەکەیە ئیتر ئەو کەسە زۆر ئەگۆڕێ زۆر گۆڕێ سوودی لێبینێ بۆ پێی کە بەڕێستان سنتەرتان هەیە و خەڵک زۆر ڕوەکاتێرە زیاتر ژنان ڕوودەکەنە سنتەرەکان و یان بڵم دەرزی ئاژنیان پیاوان وڵای خۆ هەر ژنان لێرە تایە چوون بەڕاستی ژن لێرە لەم کاتەیە لەم دە ساڵەیەخیرە زۆر تایە چوە چکە بۆ کێشەی وڵاتەکە مناڵەکانیانە کێشەی ماڵەوەی مشکلی ئیتر هەموو کێشەکان بەسەر ژنایە چکە ژنیش ئەو ئازادی زۆری نییە لێرە خۆ دەزانی لەبەرەوە خۆی خواتەوە ژنان خۆیان نەخۆنەوە پیاوەکە تۆ بچێت دەرەوە دەری بڕێت کاتە ئەوکو چارەسەر بۆ گرفتە دەرونیەکانیش بەکارێن زۆر زۆر ڕۆح دەروون هەر لەگەڵ جستایە بێکەوە یاگەک وزەیە ئەوش وزەیەکە بەڵێ دکتۆر ئەتوانیت ئێستا لە بەرچاوی ئێمە بینەرانە چەند دەرزیەک ئەم خانمە سەریەشێکی کەمی هەیە زۆر نییە شتێکم بۆ کردووە بەڵام ئەمە هینە شتێکی زۆر سادی بۆکەم ئێرە دەرزیەکان چۆنن ئێمە تەوانەمە لە ئەوروپای کڕم ستیلە یەکجار بەکاریە معقەمە تەفرێ دێت جارێکە بەکار نایەتەوە کولە بێت ناچێتە ژووە چۆشتی لەواچێ وا دروستکراوێ بۆ یەکجارە وەختی خۆی تاقیمەکراس تاقیم ناکرێت تاقیمەکراوە بەستەوەی کە جارێکتر بەکاری خۆی ئێستا بوو بە بزنسێکی گەورە بەکارێتەوە بەکار نایەتەوە بوورە باشە کاڵی ئەو جێگایەکی تایبەت نییە بۆ نەخۆشیەک تۆ لەش توانین هەموو جگای گەشتی ئەی چۆن دکتۆر خاڵەکان دیارەکە چۆن خاڵەکانە خاڵ هەموو جگایەکە هەیە خۆی ئەوەی ڕاستی بێ بە ڕسمی 360 خاڵمان هەیە کە ناوی هەیە و کە دۆزراوە تۆ فیزیاویێن ئەو جگایە لە لەرەی فیزیای تایبەتی تایە و ئیش بۆ جگایەکە بەڵام بەتەنیا ناتوانێت بڵێ خاڵتەوە هەموو شتێکە تۆ بێ هەر کەسە بۆ ئەیشەکە هەیە بەس لە سەر ئایشەکە هەیە بەس لە گوێچکای ئایشەکە بۆ نمونە
هەیە بەس لە پەنجایشەکە لە دەستایشەکە بۆ هەموو لەش بەپێی گرفتی کەسەکە خۆی مدرسێ ئەتوانی بۆسی خۆتە مەسەن هەندێک کەس هەیە ئێستا من ئەتوانم زۆر کەسەیە لە کۆریا بەتایبەتی بەس لەم پەنجایە یا لەم دەستایە ئیشەکە بۆ هەموو جەستت کامە ئاوێنی هەموو لەشە توانین تەقسیمیکە ئەمە منتەقەی چاوە منتەقینە لە قاچ شعی نەشت لەم قاچە درێژایە هەمووی ئەتوانین تەقسیمەکەی بڵێ ئەمە سەرە ئەمە منتەقەی چاوانەیە ئەوە بۆ شێوازای ئینەکەیت کەواتە لەش چیە پێڵن هۆلۆگرام لەشی ئینسان ئەتوانی بکەیت ئاوێنەکەی بۆ هەموو جانت دەمو چاوتای بکەی بۆ هەموو جانت لەسرە جا بۆ نمونە دکتۆر بۆ نمونە ئەگەر کەسێک شەقیقی بێ بەڵێ ئەو دەرزیە بۆ کوێ بەکارهێنێ باش ئەبێت تاوان شەقیقەکە هەرەوە نییە بڵێ شەقیقەیە بزانین بۆ چی شەقیقە لە پزیشکی چینی ئاوێ ڕاستی بێ هەموو لۆجیکە هەمووی منتەقە یعنی بۆچی شەقیقی هەیە ئەتوانی بزانی بۆ چی لێ دەربێنین لەو نەخۆشە هۆکارێکی چی بەڵام لە پزیشکی خۆمانەکە ئێمە خوێنمانە ئەم پزیشکی کە ئێستا هەیە نازانی ئەڵە شەقیقی هەیە بڕۆ خواحافیزی بێ ئەو کێشەکەیە من بۆیە من ئەمە سەرنجی زۆر ڕاکێشان پزیشکیە کە چوو بە ناویەوە لە ئەخیرەکە لەم 20 ساڵی ئەخیرە زۆر بەلامەوە ئەڵم هەستم کرد خەڵەتاوینێنی وەکو خەڵتاوین لە زۆر شتا ئەم پزیشکی کە خوێنمانە وەکو چۆن بڵێم تۆزێ خەڵەتاویانین مەسلەی دەرمان و مەسلەی بزنس و شتەکان ئاشکران نییە زۆر شت یعنی هەست دەکەم نازام تی ناگەم بۆ ئەوەیە مەسەڵی قۆڵۆن بۆ قۆڵۆنی هەیە لە تۆ پزیشکی چینیە هەمووی هۆکاری هەیە و منتەقە ئەزانی بۆچی وایە بە دوای هۆکارەکە بەبنی ئەو هۆکارەوە ئیشی بۆ کەساکەی و ڕێنماییشێکی خواردنەکانە بگۆڕە مەسەن کەسە گەرمای لە لەشایە سەرما لە لەشایەتی و کەسە باە چێتە لەشەوە ئەمانە کە دروست دەبێت ئەبێ ئەو شتانە لابیت ئەو کەس چاگەبێتەوە چاکبوونەوەگەش زۆر زۆر لە ڕێگەوەیە دکتۆر ئێستا ئەو دەرزێکە بەدەست بەڕێستەوە ئەمان حەجمەکەی بچووکترەمان گەورەترە بەپێی خاڵەکان یاخود بەپێی شوێنەکان گرفتەکە بەپێی قەڵەوی ئەو کەسێ بەپێی جگای ئەو جگاکەیە کە دەرزەکەی پێکەین ئیتر هەر جگای و تەرینی خۆی هەیە چکە ئەم ناسکە بۆ نمونە ئێمە ئیژەکەین لێرانە ئەمە وەکو چۆن هۆلۆگرامە ئەمە منتەقەی چاوە کە ئەوانە شەقەکەیان هەیە ئەم ناوچەیان زۆر خراپە لیانە ئیشان بۆکەین ئەتوانین مەسەن تۆ دەرزی بکەیت توانێت 20 دەرزی بکەیت یان 40 دەرزی بۆسی خۆت بەڵام دەرزەکان کەمتر بێ باشترە سەر لە لەش ناوەشێوێنێ زۆر یعنی ئێمە بەڵام ئەویش مەدرسە و قوتابخانەی جیاواز هەیە هەر کەسە بوو عیشەکە هەیە بەس لە گوێچکای عیشەکە تۆ گوێچکە هەموو لەش لە گوێچکای کۆ بۆتەوە ئەتوانین بەس لە گوێچکای بەڵێ ئەتوانین هەموو نەخۆشیێک لە گوێچکای ئیشتیا بکەیت ئیشی تیاکەی هەروەکو دەستەکەی کەوتە چۆن لە کۆریاکاری تیاکەن بەڵێ لە قاچایان هەیە لە قاچای عیشەکە نازانی هەیە هەستی بێژەکەیت دەرزەکان چۆن ئەوکو تاڵە مویەک وایە لە دوای چەندێک دکتۆر هەستی پێکا خۆی بۆ منە دەستی قرس بێ ئەو شوێنە ئەویش قوتابخانەیە هەندێک کەس هەیە ئەو جگای والێکە تا قورس دەبێت قورس بوو ئێستا قورس قەس بێگە قورسەکەی ئەوە ئەتوانی وا بکەی بۆی ئەو وزەیە کە باسێکە پێڵێن چی لە سینیە لە یابانیە لە کۆریا چی ینی وزەی ژیان ئەو چیەیە کە هەموو شتێکە ژێنێ لەسەر عەرز کە هەمووی ئەو لەو هاوسەنگەیە کە باسێکەین ئەم چیەیە کە من ئەگەڕێم بۆ تای دۆزمەوە ئەو خانماسی پێکات وانە قورس بوو ئەو چیەیە کە ئیشتیاکەم هەندێک هەیە ئەو ئازارە نەگەیەنێ بۆ نەخۆشە نایکات دکتۆر ئێستا ئەم دوو دەرزەیەکیان زیاتر چۆتە ناو گۆشتەکەوەیەکیان کەمتر ئەمەش بەپێی لیانام گەڕام بۆ چی بۆ ئەم ئەتوانی نەشیکەیت بەڵام ئیشی خۆی دەکات بەڵام باشتر ئەگە بتوێ ئیش بکەیت بەحبی حاڵەتەکە ئەو چیە ئەو وزەیە بگەڕێبووی قورسیەک دروست دەبێت قورس بووە جاکەی قورسیە دروست دەبێت ئەو وزەیە کە ئەڕوات و ئەهینەکات ئەجوڵێت ئەتوان لێرەش عینەش ئەو چیە بدۆزمەوە بووی گەیشت ئێستا چاڵێ هەسی پێکە ئێستا قورسێکە کەواتە پێی حاڵەتەکەیە اینجا ئەویش قوتابخانەیە توانای بەس جا هەیە بەس بەو هینە ئیشەکە بەو وزەیە کە ئەیجوڵێنێت هەر کەسە بە عیشەکەات ئەمە بە نمونە ئەمە شتێکی بەسیتە بەس ئەمە چیەکەین هاوسەنگیەکەین دەستەکەی کایانە ئەبێ لەم دیوایشکەین بۆ ئەمە وەکو بڵێن گەرمەکەیە نێرەکەیە ئەمە ئامەیەکەیە یعنی ئەگەر دەستێکیان درا لەسەر دەستی ئەوەی تیانە بێنە لاو نەبێت ئەمەش قوتابخانەی تایبەتی خۆی خۆم ئەمە کەس قوتابخانەی خۆی هەیە وا ناکات عینە شتە منتەقەی چاوە ئەتوانم لە جگای کەوکەم بۆ ملی مەسەلا منتەقەی ملی زۆر یێشە ئەو جگای زۆر یێشە بەڵام ئەوە نییە بڵێ کە وانە ئیتر ئەوە ڕاستی بێ
کە ئەمە لە خۆیە ئەم جوانی ئەم موزەیە کە لەم جستەیە هەیە ئەمە خێرتەکەیە کە هەزارها ساڵ کۆنا ئیتر خۆی بەرگریزی ئاکات پاش ماوەیە تۆ چێکیت کەوت دەرزیاناکەی بۆ جێگایانەیە پیشانی لەژەیت ڕێگای پیشانیت بۆی خۆی چاکاتەوە چکە سروشت ئینسان جستە ڕۆح خۆی چاکاتەوە هێزێکی بەقۆتی دەیە ئێستا تۆ بەسەری مریشکە ناکەم بەدەرەوە مریشک باشە ئەوانە خۆیان چاکەنەوە بە هیچ تۆ هیچ پێویست ناکە هیچ شتێک لە دەرمان ناچن کۆلەسترۆل بگەڕم بدەوێت کۆلەسترۆل بدەوێت ئازم شەکرایەوە بۆ لەش خۆی چاکاتەوە کە کێشەیەکی بێ خۆی چاکاتەوە سروش هەمی وایە ئەمە چییە لە ئینسانێک ئەوەی کە دۆزراوەتەوە ڕێگایەکەی بەو لەشە کە ڕێگای خۆی دۆزێتەوە خۆی چاکاتەوە پاش ماوەیە زۆر کەسەیە بۆ یەکەی ئەڵێ باشم خراپ نییە بەڵام پاش ماوەیە پاش دوسێ مانگی بینەوە سەرێکم زۆر گۆڕەوە خۆی پاش ماوەیە زۆر کەس شەرت نییە هەندێک کەس ئێستا ئەم گەنجە ئەم هەستی پێگای ئێستا هەست پێگای چێتە ماوەڵێ خەوم هات هەر نووسوم ڕۆژەکە نووسست بووم زۆر باش بووم لە ڕۆژۆ ئازارەکەم کەم بۆتەوە یان ئازارەکەم بۆیتەوە بەڵام بە کەمی بۆ شێوەی نییە. دکتۆر لە ڕێگەی ئەم دەرزی ئاژینەوە ئەگەرێکی کێشی زۆر بێت توانێت کێشی خۆی داوەزێنێت بەردەوام ئەم ڕێجیم کرد گەورەیە ئەسڵ کەلی مشین ڕەجیم بەڕاستی کەڵێ ڕەجیم بداقەدەم چکە بۆ ئینسان نەکراوە ئەمە سروشت نییە تۆ دانیشی نان نەخۆی یان چی ئەی باشە چۆن ئەتوانێت لە ڕێگەی دەرزی ئاژینەکەەوە بیکە وەکو بەم باس کردی دەرزی ئاژنین بەشێکی کەمە لە زانستی پزیشکی چینی باشە زانستی چینی فەلسەفەی ژیانە جوڵەی وزەیە ڕێخستنەوەی لەشە باشە ڕۆحە لەشە کەو کەسە ئارام کردەوە کەو کەسە خەوی باش بوو کەو کەسە وزەی تێکەوە کەو کەسە ئاگرەکەی ئەم منتەقەی پێڵا مەتبەخکەن مەتبەخی وەکشۆی چێشخانەکە لیوانایە ئاگرەکە لیوانایە ئەم ناوچەیە ڕێک بۆ ئاگرەکە ڕێک بۆەوە چاوی تەباخکە باش بۆەوە تۆ خواردن زیاتر پێکەوێ هەموو ڕێگە بێتەوە زۆر کەسێ مەزە سەرەکەی جگەری ئەنزیمەکانی بەرزەیە بۆلام نییە بەڕاستی ئەترسیدی کە چەند جارە بۆ یەکەم ئەڵەم بڕۆ دوومانی کە بڕ بەحسی خۆکەرەوە هەمووی دابەزێتەوە هەمووی دابەزێت بۆ چکە منتەقەی مێکێتە جوڵە اینجا کێش دابەزینن چییە نازانم بۆ کاتی خۆی پشتانەوە بۆ ئێستا وازای کردووە ئەبێ بزانانی هۆکارەکەی چییە هۆکارەکەی دەرونی هەمووی ئەبێ بە دوای هۆکارەکەی ئابگەڕێت شەرنی خواردن بێت یعنی تۆ بزنسێکی گەورە کراوە لەم ئەمە ئەمریکیە شوازی ئەمریکیە ئیتر خواردن نییە مەسەلە تۆ زۆر زۆرە خواڵقەڵ نابێت ئەگەر مەشکینەکەت ئیش بکات تۆ لەشت جەستەت ئیش بکات ڕێک بێت چیە خۆی بێخۆ بەڵام تەمان خواردنیش ئەسوولی خۆی هەیە ژی پەرسەبی خۆی هەیە کەم بخۆ زیان مەخۆ لە کاتی خۆیان نامخۆ درەنگانان مەخۆ چۆنەی خۆی چۆنەی جووی چۆن ئاوە خۆتۆ لەگەڵ ئاوەکە ساردا خواردنەکە گەرمە ساردا ئەوە مهمە هەندێک شتێ ئەوە ڕاستی بێ کە پێ نەکەوت مەیخۆ لە وڵاتانی ئێمە ئەوە ڕاستی بێ من وەکو بۆم دەرکەوت چەند ساڵ لێژەکەم ماست و پەنیر و شیر تۆزە خەڵک ئەسێدەیە لەگەڵ نان گلوتین نانەکە فەرق ناکات جۆ بێ گەرم بێ فەرق ناکات چکە نانە بە تۆ بۆچی چکاتەوە کە دانیشتی زۆر و دەروونت تاوە نەبوو دایمە لە سارایە دایمە دانیشتی دایمە قەلەقیت خەو باش نییە جا نان هەر نانی تێکە نان و شەکر ئاوی سارد ئەمانە هەمی کێشەیەوە معلوماتانە پێویست ناکە باسی کرد مۆزوعەکەمان نییە دوور نەکەینەوە لە مۆزوعەکە دکتۆر لە ڕێگەی دەرزی ئاژینەوەی گرفتی پێست چارەسەر بێت بەڵێ چکە گرفتی پێستیش ئەویش لۆجیکی پزیشکی چینیە لۆجیکەکە ئەوەیە کە ئێمە کێشەیەکەی لە لەشەیە ئێسش کاتی ونێ باسیکەم بەڵام زۆر کەسیە بۆ لە خارمان بۆ زی بکە ینی بڕواناکەی چەند ئەگۆڕێن یانی ئێستا هەردوێنێ خانمێکا بەڵام دەمێکن هاتوۆ دوو مانگە دەموچاوی ئەبوو بە ئاوێنە یان نەمەناسیەوە دوایەوە ئەو دەموچاوە پڕەنیە فشە بێتەوە ئەچێت سەر ئەسڵەکەی خۆی یان هەستەکەی وەکو کچێکی مۆدل وا بۆ دوێنێ بینیم بڕواکە نازانم زۆر پێشم زۆرم پێخۆش بوو بۆ قژیش هەر هەمان شتا بۆتانەوە بۆوانە چوە قژ و نینۆک و دان ئەمانە هەموو بەشێکن لە وەزیفەی وەکو ئەمەڵێن گۆرچی لە تۆبسینە پزیشکی چینیە شتەکە زۆر قوڵە ئەم فەلسەفەی پزیشکی چینیە چەم چیتە نایەوە هەر ئەڵی بەحرێکە و هەر نایگەیتە بەداخەوە کە ئەوەم نەخوێن پێش ئەم پزیشکیە ینی چەند ساڵە لەم کارەیە لەم بوارەیە بەڵام ژێرم لە بێهۆشکاری و لە چاودێری وردا سەرف کرد ئەوەی ڕاستی بێ بەڵام ئەمەم کرد چکە خۆم من لە ئەوروپا پێویست پێی بوو بۆ خۆیان بۆ خۆمیان کردو علاجیان کردن لەوە پاڵی پێوەرام کە بچمەوە مۆزەوەوە بەزەسە لە ئەوروپا زۆر ئەکرێت ئەوەی ڕاستی بە 18 ساڵە خەریکم 18 ساڵیش تەمەنێکە دکتۆر ئەو کەسانەی کە دەرزی ئاژنینەکەن
ئەگەر خوێنبەربوونیان هەبێت یاخودەوانەی کە دەرمانی ئەسپرین بەکارێنن ئەوانە هیچ گرفتێکیان بۆ دروست نابێت. خۆی چاودێری وردم یعنی ئێمە عملیات دەکەین ئەسپرین ژوەرەگریاتیادیە و ئەگەر شتیکە ژوەرگریاتیادیە بەڵام ئەبێ ئاگامان لێ بەتەوان ئەم دەرزیانە دەرزی نین تاڵا هینەکە هەندێک جار جێگاکە دۆزە شینە بێتەوە ئەگەر لێ دەبێت بەڵام ئەوە خەتەری وەکەین. دکتۆرە سەر ڕەنگە ئەگەرێکێک بیبینێ دوورا و دوور لە نزیکەوە نالای بەڕێستا دوورا و دوور بزانێت کە مادەیەک دەرمانێک لەو دەرزیانی ئەچێتە ناو پێستەکەەوە وا هەستکە ئەوە تۆزێن نەفامی بەڵام وانە ئەمە زانستێکی وەختی خۆی پێش 5-6 ساڵ بەهین کردوانە بە بەرد و بە یسقان و بەشتی تیش کردوانە بەس بۆی ئەو جگایە ئەو چیە بجوڵێنن هەرەوەیە بەس ئەنجامە ئێستەمە مۆدرن کراوە ئەم ستیلانە شتێکی باش ئەتوانین گەرمی بکەین ئەتوانین ئاگری پێوە بکەین ئەتوانین حرەکەی پێ بکەین ئەتوانین کارەبای لێ تر بەپی حاڵدەکەیە بەسن تۆ ژێکە لەشی ساردا مۆمینهینی دەکەم شتێک جایەکی خەمە سەر گەرمیەکەم و جگایە بۆ ئەژنەوە مەسن دوێنێ کوڕێکا بۆ نام ئەژنەی ئاوسا بوو بەڵام سەرمایەکی عجیب لەسەر لە خوارەوە ئیتر شتێکە تۆ دەرزیە گەرمەکەی چتە ناو قوڵایی ئەو ڕێگایە ڕێگاوبانەوە. بەڵێ دکتۆر من بینیومە کە یەکێک ئەو دەرزیاشنی بۆ کرێ دواتر لەزگەیە کە درێ لە گوێچکەی ئەمەیان چیە و بۆچی گوێچکە شەر بکو متمان بەشێکە لە مەسلەی هۆلۆگرامیان چی یان تۆ توانی هەر جگایەکی لەشە ئیشکی بۆ هەمووی لەش گوێچکە ئەوە ڕاستی بێ خۆ دەنێک لە سین هەبوو بەڵام زۆر بەجددی نیانگرتو لە سین فەڕەنسیەکان پێش لە 50کان و 60کانە گەڕان بڵێ ئەم کێشەیە بۆیان دەرکەوتووە بە سوتفا یەکێک دانی لە شاویان جگایکی دەستیان ناوە بە جگایەکە مەساجیان کردووە ئازارەکەی نەماوە دۆزرایەوە بە تەکنۆلۆژیای تازە لە ساڵی 50کان و 60کانەوە نۆژیر کابراایك بە پرۆستێرێکی فەڕەنسیە هەموو جێگایشی لە لەری فیزیای خۆی هەیە بەپێی بۆ لەش بۆیان دۆزرایەوە سینەکان وەتی خۆی خێرتی سینی هەیە کۆ نەزاران ساڵە کەم منتەقەی سەرە لەم ناڵە ئیتر ئەوە ئەڕوا پشتێتی ئەمە قاچ و دەستێتی جا بزە بدواشە من کە یەکێ پیشانی هێشێ لە جگایەکە ئیشی بۆکەم ئێ مەساجێکم ئاڵم شانە چۆنانە باشتر بوو زۆر ئەو بۆ نمونە ئەتوانی بڵێ هەرەوە ئاسان نییە بەڵام ئەتوانی ئەمەتی کەسەبی بڵێ چیەکەین ئێمە دەرزی پیاکەین ڕاستە بۆ قەڵەوی بەسەبەتی بۆ قەڵەوی و بۆ نەخۆشیەکانی مەسەن واز لە جگەرە بێنی واز لە ئیدمان بێنیت هەندێک جگای تایبەتی هەیە بۆی دەرزی بۆ دانین بەڵام دەرزەکە زۆر تیابێ باشترە ماوەیەکی زۆر لەبەرەوە چیەکەین پلاستەرێکی خینە سەر دەرزیەکی تایە پلاستەرەکە دەرزەکە تی ئەمێنێتەوە دکتۆر ئەتوانی دەرزیش بێ ئەتوانی ناوکی هیم بێن ئەمە ناوکی نەباتێکە قورسایی لە خاتە سەر جێگایە ئەوە معقەمە تەوان لە یەکەینەوە ئازاری نایە ڕاستی بێ کە بۆ نمونە تۆ ئێستا ئەم منتەقەیە جێگایەکی مهمە بۆ بەڵانسی لەش و بۆ مشتەکان بۆ بەرگری هەر ئەوە خێتە سەری بۆ کە ساڵی خۆت لە ماڵەوە جابەجار ئەوە مەساجیکە 6 دانەدانی بە پێی حاڵەتێ کەسە بۆ قەڵەوی شتێکی باشە ئەوە لە ئەوروپا و لە ئەمریکا زۆرەکرێ ئەمە چۆمە پێشەی نییە ئەشتە ماڵە دوسێ ڕۆژ هەفتەیە پێوە بێت هەر ئیشی خۆیەکە و جگایەنە جگای هۆرمۆنە جگای دەمە بۆی حەزەشت نەکەی زۆر کەزیە کە جگەری کێشە بۆ یەکەم دەرزەکان بۆی دانێم سەرێکە چێت دەرەوە جگەری پێشە ئێستا فڕەیە ئەڵە تامینەیە بەعدەنەیە لە دەمە تامی گۆڕاوە دکتۆر بەڕێستان باسەکە لە ئەوروپا زیاتر گرنگی بەم زانستێن لە هەرێمی کوردستانە تا چەند گرنگی پێدرێە خەڵک والله هەرێمی کوردستان جارێ مەشکی شۆراوە یەکەم خەتای مەشکمان شۆراوە چکە شەریکای دەرمان زۆر بەهێزە شەرکای دەرمان زۆر بەهێزەکەی لەوایە نییە لەم ناوچەیە ئەوانە گەڕێن بۆ جێگایەک بێ جێگایەکی چۆڵ ئیشتیا بکەن شەریکای دەرمان ئێرە باشترین جێگایە بۆوان بۆ یەکەم خۆ دەزانی وڵاتمان نییە قاچەخچێتی و مەسەلەی شتەکان تەداخل بابەتی بزنس ناتوانانی ئەم مۆزوع بخەیتە مەشی خەڵکەوە چکە ئەمە کولتورە ئەوروپیەکان خەریکەم 20 ساڵی خێرا بۆ بە خەریکە بە کولتور لە مناڵیەوە مناڵی بینێت کە مناڵ بینی چاوی ڕایە ئێستا مەسەن تۆ من لە سین بوو مۆتی خۆی سەربەکە مناڵ خۆی بەتەنیایە بۆ خەستەخانە مناڵەکان خەستەخانەدانیشە نییە کەسی لەگەڵانیە خۆی زانێت چکە چاوی کراوەتەوە لە مناڵێ نەنکی بینیوە کردوێتی نەنکی بۆی کردووە مەساجی بۆ کردووە کە ئەزانێ ئەم چییە تاقەی چییە تاقەی چی شتێکی عجیبە سەمە بۆ نمونە زۆر کەس هەیە لێرە ئیش لەسەر تاقەی چیەکەن سنتەرات کراوەتەوە خەڵکی باشمانەیە گەنجی باشمانەیە کە لە سیلوانە گەڕانەتەوە یاری بە تاقەی وزی چیەکەن من کوڕێکە لەم بینایە بینیم هەر بەدەستی خۆی ئیشی سەیسەی دەگەێنێ دکتۆر چی کۆنگ لە زانستی چینیا چی ئەگرێتەوە چی کۆنگیانی یاریکردن بە وزەی وزە بەڵێ ئەگەر تۆ گەچی کۆم بکەین جا ئازانی چی کۆم چیە پاش 6 مانگی ئەزانین دەستە چی گڕێگرێ گڕ ئەو دەستت
ئەو دەستە گەڕاگرێت توانین زۆر شتی بکەیت لەشت چیکۆم چیە هەناسە و لەشە هەناسە ئەساسی وزەیە لەشە باش پرسیارەکە دەستەکانە خۆش بێ دکتۆر تا چەندێک ئەو دەرزیە بەوێەوە ئەمێنێتەوە 20 دقه بۆ 40 دقه جاری وایە هەندێک جێگا بۆ سەعات بەپی شوێنەکانە گۆڕێ هەندێک جێگا زۆر پێویستە ساعتی تێ عادەتەن کەمتر لە 20 دقه باش نییە بۆ مناڵ 10 دقه کافیە کاریگەریە ئەڵمانەکان هەموو شتێکا زیرەکەن لە مەسەی تەکنۆلۆژیایە دەرزی ناکەن بۆ مناڵ لە ئەوروپا وەنی حەساسە شتیانەیە نەخۆشی نۆسک و مشکلی ئاسا شتووە لێزەرن دەزیێتەوە لێزەرەکە چییە هەر هەمان ئیشی دەرزەکانەکە بەڵام بە شێوەیەکی کەمتر ئەی خێتە سەر جێگایە لە باتی ئەمە تا پیشانە ئەمە وەکو دەرزیەک وایە دایگرستێنە لێزەرەکە هەستی پێ ناکەم مناڵە ئەخێتە سەرم جێگایە بەستن بە پلاستێکەوە لێ دایانێم بۆ 10 دقه 20 دقه لەسەر دێنێتەوە هەمان دکتۆر هەمان کاریگەری دەرزەکەی هەیە هەمان کاریگەری دەرزەکەی هەیە بەڵێ ئەمە ترە تەکنۆلۆژیای تازەیە ئۆروپیەکان هەموو شتێک گۆڕن داهێنان مەسەی داهێنان زۆر پێویستە بەڵێ دەرزەکانیش هەروەک وت دەرزی گەورە بە یابچوو بێ هەمان کاریگەری هێوایە هیچ فەرقێکی نییە ناگە تۆ ژنێکی قەڵاوی هەموو جانی چوری بێت ناتوانین دەرزی بچووی بێت دەرزەکان قۆڵتر بێ بگەیتە ئەو جێگای ئەو خاڵی کە مەبەستە ئەو قوڵاوی ئەو منتەقەیە بۆی چی قەت مەبەستم چی یعنی وزەکە ئیشتێکی بەڵێ دەستەکانە خۆش بێ دکتۆر هیچ شتێک ماوە کە ئاماژەمان پێ نەکرێت ئەم مۆزوع زۆر ئەڵەگرێ زانستێکی زۆر گەورەیە ئەبێت وردە و دەدرێت خۆی ئەگات هەموو دنیا ئێستا چکا مەسەلە سیاست و شەڕی سارد و شەڕەکانی دنیا بووە مەسەلەی زانستی چینی نەیتوانی بگاتە هەموو دنیا بەڵام لە 20 ساڵەیە زۆر گەشتە هەموو دنیا باشە دکتۆر لەسەر ڤایرۆسی کۆرۆنا دەرزی ئاژنین توانیوێتی هیچ کاریگەریەکی هەبێ یان لە ڕێگەی دەرزی ئاژنینەوە چارەسەری کۆرۆنا کرا؟ بەڵێ 1500 ڕفیقم هەیە لە فیسبووکە هەمووی دەرزی چینیەکەن پرۆستەری ڤیدۆکان کە لە کاتی کۆڤیددا لە کاتێک نەخۆشیە هەمووی ئەم بەم شێوازە بە دەرمانی جیایی سێنی مەدرسەیەکی زۆر گەورەیە 4 ساڵی خوێنیت دەرمان ئیشی دەرمانە بەڵام هەمی جیاییە وەکم دەرمانی خۆمان نییە ئەوە لەگەڵ ئەم دەرزی ئاژنە تێکەڵی کەیت نەتیجەکانی زۆر باشە بۆ هەموو نەخۆشیەک ئەمە یەک ئەو کەسەش پێویستی ئەگە جابجار مەساجێکی توینای بکەیت توینا ریاضەی مەساجی هینە چینیە ئەوش بەپی خەریتەکەی بەپی ئەو خەریتەی ئیشەکەیت ئەوش تویناوێ خوێنەوە بیت چی کۆنگ ئەوش بەشێکە لەمە ئەم 4-5 شتە بێکەوە تێکەڵی کەیت ئەو کەسە دکتۆرەمانی کە باست کە تاواکەری یەکن یا هەر یەکان بۆ خۆی کاری خۆی تاواکەری یەکە بێکەوە خۆراک لە زانستی چینیە دەرمانی جیایی دەرمان چی کۆنگ ئەوی کە باسمان کە ریاضەیە دەرزی ئاژنەکەش باسمان کرد لەگەڵ چی کەش بوو چی کۆنگ و مەساج و دەرمانی جیایی و خۆراک خۆراک زۆر ئەساسە لە چاویلاتەبسینە ئێمە لە خۆراکە بۆیە قەڵاوی کێشە قەڵاوی کە هەیە بۆ لای من ڕێگایم شانەیە خواردنەکان گۆڕێت تێکەڵ یەکەم لەگەڵ زانستی ئەڵمانیە بۆ جیهازە پێ لەمە خواردنانە پێ ناکرێت کە دەرزەکانیشی بۆکەیتەوە ناوچەیە ئەخێتە حرەکەت و هەرمۆنەکانی مەسەلەی خوددەیە خوددەکەی بۆ مەسەلەی خوددە زۆر شتێکی چاکە خوددە بەڕاستی ئیشی بۆم دەرکەوتووە زۆر ئیسفادەی لێکە خەڵک لە مەسەلەی خوددەیە خوددە جۆرەکەشی هەرچیە بێ فەرق ناکات سام بێت دەرەکەی بێت بەڵام خوددە عادەن تەسبی دەبێتەوە کە ئێمە وڵات چەند جارێک وایەکەم بە سوتفا خۆی بەڵێ ئیشتیاکرێت یادیە لە زانستی چینیە هەموو مۆزوعەکردنی خۆی هەیە بەڵام لابەلا کە کردومە نەمزانیەوە خوددەیشی وا خراپ بووە هاتوو بەلا وەلا خودەکەن ڕۆژۆ باش بوو بۆ مەسەلەی هەموو نەخۆشەکە ڕاستی بە زەختە شەکرەیە تۆ توانین شەکرە کەنیکەیتەوە بیوەستێنی بەڵام ئەمانە هەمووی درێژخایەن کاتێت کاتە بۆ تەواوی نەخۆشیە درێژخانەکان سوودی هەیە بە شێرپەنجەشەوە خۆی بەتایبەتی ئەم ئیشەی من بۆ درێژخایەنەکانە چکات نەخۆشی تازەیەکان زانستەکەی خۆمان پزیشکی خۆمان دەخوێنمانە بۆ فریاکەوتن و عملیات شتێکی زۆر شۆشێکی گەورە بوو مختبەرات وشتیوە بەڵام ئەم ئیشەی من بۆ نەخۆشی درێژخانەکان تەنیاش ڕێگایە چکە تۆ سەر دێشێ هەتا 20 ساڵی بڕۆ بە خستەخانە هەر دەرمان دێنێ پشتی دێشێ هەر درستە ئێستا لە ئەمریکان گایدلاین گایدلاین ئەرشاداتی ئەمریکی بۆ پشتێشە یەکەم شت دەمەیە دەستەکانە خۆش بێ دکتۆر گیان زۆر سپاس مادومان کردی سپاس بۆم خاتونەش مادومان کرد
بەڵێ خۆشەویستان ئەوەی کە بینیتان تایبەت و بە دەرزی ئاژنین بە زانستی چینی کەڕۆک و دکتۆریش ئاماژێ پێکرد زانستێکە کە ئێستا لە تەواوی دنیا گرنگی پێدرێ و لە هەرێمی کوردستانیشە بەڵام هەروەک دکتۆر ئاماژێ پێکرد لە هەرێمی کوردستانە نەگەیشتۆتە ئەو پێشکەوتنی کە لە وڵاتان گرنگی پێدەدەن. لێرەدا هاتینە کۆتایی و کاتێکی خۆش بۆ هەموو لایەکتان بە هیوای ئەوەی کە سوودتان لەم بەشە وەرگرت بێت. بەڵێ ئازانم لەگەڵتان بەردەوامی هەروەکو وتمان لا تەوەری دووەماندا باس لا چۆنێتی پێگەاندنی گەنجی سەرکرداکەین بزانین کە سەرکردە کیە و چۆن بتوانێت خۆی بەرەو پێشەوە با و تواناکانی بەرەو پێشەوە ببە لە هەمان کاتیشدا پەروەردە تا چەند هۆکارە بۆ ئەوەی کە گەنجەکانمان بە شێوەیەک پەروەردە ببن کە هەست بە سەرکردایەتی بکەن و هەست بەوە بکەن کە مەسئولیاتێکیان لەسەر و ڕۆژانە کاروبارەکانی خۆیان جێبەجێ بکەن و لەمان کاتیشدا باس لەوە دەکەین کە خول و سیمینار تا چەند گرنگە لەم بارەوە بۆ ئەوەی کە بتوانین ئێمە گەنجێکی سەرکردە پێ بگەێنین هەر بۆم بەسەر ڕاستەوخۆ لە ئاستۆدیەکانمان لە هەولێرەوە کوردستان ڕەسوڵ نووسەر و ڕاهێنەر لە بواری پەروەردەی خود باشەوەیەکی ڕاستەوخۆ لەگەڵمانایە کوردستان خان سڵاو لێوێ و بەیانیت باش بێت ئەمێ سەرتا باس لەوە بکەین کە بەکێ ئەوترێت گەنجی سەرکردە و سەرکردەیی بوون مەبەستمان لەکێیە. کوردستان خان ئەگەر گوێت لێم بێت پرسیارەکەم دووبارە کەمەوە بەکی ئەوترێت کە گەنجی سەرکردا و مەبەستمان لە سەرکردەی بوون چییە؟ بەڵێ ئازام دیارە کوردستان خان گوێی لە دەنگی ئێمە نیە و چانێکی کورت و دواتر بەردەوامە بین. بەڵێ ئازانم لەگەڵتان بەردەوامین هەروەکو وتمان لا تەوەریەکەماندا باس لە چۆنێتی پێگەاندنی گەنجی سەرکرداکەین بزانین کە هەل لە پەروەردەوە چۆن بتوانین گەنجێکی سەرکردە بنیاد بنین لەمان کاتیشدا مەبەستمان لە سەرکردەی بوون چییە و خول و سیمینارەکان تا چەند ڕۆڵیان هەیە لە پێگەاندنی گەنجێکی سەرکردە بۆ کۆمەڵگا هەر بۆ مەبەستەش ڕاستەوخۆ لە ئاستۆدیەکانمان لە هەولێرەوە کوردستان ڕەسوڵ نووسەر و ڕاهێنەر لە بواری پەروەردەی خود باشێکی ڕاستەوخۆ لەگەڵمانایە کوردستان خان سڵاو لێوێ دووبارە ئەمێ پرسیارەکەم لەوە دەست پێ بکەین کە بەکی ئەوترێت سەرکردە مەبەستمان لە گەنجی سەرکردە چییە؟ بەڵێ زۆر سپاس سڵاو لە تۆی بەڕێزیش سپاس بە ئەو دەرفەتە مەبەست لە سەرکردە چییە؟ سەرکردایەتی دنیایەک وەسفی جۆراوجۆری بۆ کرا بەڵام ئەوەی کە زۆربەی زاناکان لەسەری کۆکن سەرکردایەتی ئەوەیە کە کەسێک خاوەن ئەزمونشی گەورەیە کەسێک بەرپرسیارەتی گەورە هەڵدەگرێم کەسێک خاوەن هەڵوێستە لە کاتی مەوقیفدا و دەتوانێت کۆمەلگا بجوڵێنێ بەڵام بۆ مەبەست و ئامانجێکی دیاریکراو کە ئەو مەبەست و ئامانجا بۆ خزمەتی ئەم کۆمەلگایە بێت بەپێی زۆربەی پێناسەکان لەسەر ئەوە ڕێککەوتون کە ئەوە جوانترین پێناسەیە بۆ سەرکردە کە بەرپرسیارەتی تەواوی ئەو گرفتانە هەڵبگرێت کە ئەو پێی دەکرێت و هەڵوێست و مەوقیفیە بێ لە کاتی پێویستە. بەڵێ
کوردستان خان ئەمەوێت بزانم کە خێزان تا چەند ڕۆڵیان هەیە لەم بارەوە تا چەند گرنگە هەر لە سەرتاوە کە منداڵێک لە دایک ئەبێت لە خێزانەکەیەوە پەروەردە بکرێت کە ئارسی بەرپرسیارەتی لە ئەستۆ بگرێت لە هەمان کاتیشدا وەکو سەرکردەیەک مامەڵە بکاکە ئەگەر گەورە بوو. طبعا خێزان و پەروەردە و سیستەمی پەروەردە هەموو ئەوانە دەوریان هەیە لە دروستکردنی سەرکردەیە. بەڵام ئایا پرسیارێک لێرەدا ئەوەیە خێزانەکانی ئێمە تا ئەو حەدە تەندروستن، ئایا ناوەندەکانی ئێمە ناوەندە پەروەردەیەکانمان گەنج پێدەگەێنن؟ ئەوانە هەمووی جێگای پرسیارن کە ئیشکالی زۆرمان لەسەریانەوە هەیە. بەڕاستی ئەوەی کە من هەستم پێ کردووە، ئەوەی کە من تێبینیم کردووە، پێویستە ئەوەی بمانەوێت سەرکردە دروستکەین ئەوەیە لە ناوەند و لە خێزانەکانەوە دەست بە دروستکردنەوەی تاکی سەرکردە بکەین. چۆن بەوەی کە ئێمە بزانین گرفتەکانی ئەم کۆمەلگایە چییە. گرفتی هەر ڕئیسیمان ئەوەیە کە دایک و باوک وشیار نییە بەرامبەر بە پەروەردەی منداڵ و دروستکردنی داهاتوویەکی گەشت بۆ منداڵەکەی، لەوەی کە ئەو منداڵەت چ لێ بکات، چ داهاتوویەکی بۆ دروستکە، بیکاتە چ جۆرە کەسایەتیەک، چ ڕوانینێکی بۆ دروستکە. ئێمە هەمومان پێویستە ئامانجی وڵات بزانین، پێویستە وڵات ئامانجی هەبێ. کاتێک ئامانجی وڵاتمان زانی، خێزان دەوروبەر هەموو ئەوانەی کە کار دەکەن لەسەر پێگەیاندنی گەنج و ڕۆڵەکانمان دەبێت لە پێنا ئەو ئامانجە دروستیکەن کە وڵات هەیەی. بەس کاتێک کە دایک و باوک معریفەی نیە لەبارەی زەواجەوە، لەبارەی پەروەردەی منداڵەوە، لەبارەی ئەوەی کە دەیەوێت چی لێ بکە، ئەوە ئیشکالێکی زۆر گەورەی هەیە لەسەر ئەو گەنجانەمان بۆ دروست بووە. ئێمە ئێستا ئەوڕۆ گەنجانێکمان هەیە کە حەز دەکات جوڵەی هەیە، وزەی هەیە بۆ بەرەو پێشبردن، بەڵام پێویستی بۆ داوا دەکات چاوەڕوانی ئەوەیە کە کەسێک دەستی بکرێت. ئەو گەنجەنیە کە خۆی واقع دروستکە، ئەو گەنجەنیە کە خۆی ئەو ژینگەی دروستکە. سەرکردە ژینگەکان دروست دەکات، سەرکردە دامەزراوەکان دەگۆڕێ، سەرکردە دێت دەڵێ ئەمن چ بکەم بۆی ئەو واقعە بگۆڕم، نەک واقعم بۆ دروست بکرێت. ئەوە پرسیارەکانی سەرکردەیە. کەواتە ئێمە دەبێت یەکەم شت لە خێزانەکانماندا ڕوانینی گەنج بگۆڕین لەبارەی خۆپەروەردەکردنیەوە، لەبارەی ئەوەی کە دەیەوێت چ بکات و چۆن گەشە بە خۆی بدات. کەواتە خێزان دەورێکی زۆر ئەساسی هەیە لە پێگەیاندنی گەنجدا، بەڵام چۆن بە شێوازێک هەموو ئەوانە پرسیاری خۆیە. زۆر باشە. کوردستان خان باسل لە ڕۆڵی خێزان کرمێ باسێک لە ڕۆڵی پەروەردە بکەین. بزانین کە سیستەمی پەروەردەیمان لە هەرێمی کوردستان تا چەند لە ئاستی پێویستدایە بۆ ئەوەی کە بتوانێت گەنجێکی سەرکردە پێ بگەێنێت و ئەوانانی کە دەخوێنرێن تا چەند ڕۆڵیان هەیە لە پێگەیاندنی گەنجێکی سەرکردەدا. بەڵێ بەڕاستی ئەمن دەڵێم پێشنیازدەم بۆ سیستەمی پەروەردە کە سیستەمی پەروەردە پێویستە کار لەسەر سێ خاڵی زۆر گرنگ بکە. یەکەم بەهرەی گەنج بدۆزێتەوە، دووهەم گەشە بەو بەهرێ بدا، سێەمبی خاتە حاڵەتی وەبەرهێنانەوە. ئەوەی کە من بینیومە ئەم سێ خاڵە زۆر بە سەیری پشتگوێ خراوە. لە کاتێکدا گەنجی ئێمە کە لە زانکۆ دەردەچێت گەورەترین کێشەی ئەوەی لەکوێدا بمەزرێ، خاوەن بەهرەیەک نییە. کەواتە ئەو پەرتوکانەوە ئەو کتێبانێک کە خوێندویەتی وا وەریگرتووە لەوەی کە لە ژیانی خۆیدا بەکاری نەهێنێ، بەڵکو بۆ فێربوونی خۆی تەنها شخصی نەچۆتە حاڵەتی وەبەرهێنانەوە. زۆر کەس هەیە لە کولێ دەردەچێت، بەڵام لەکن کەسانێکدا دەمەزرێت کە وازیان لە خوێندن هێناوە و هیچ گەشەیەکیان بەخوایانەدا و قوتابخانەیان جێشتووە. لەبەرەوە سیستەمی پەروەردە نەک ئەوەی کە گەنج پێ ناگەێنێ، بەڵکو تاقەکانی گەنجی قۆرخ کردووە، تاقەکانی گەنجی وارێ کردووە کە نازانێت کە دوای 16 ساڵ خوێندن گەیشت بە چ دەرەنجامێک. هەر فێری کات بە فیرۆدان دەبێت. کاتێک ئێمە گەنجێک 16 ساڵ دەخوێنێ، بەڵام لە دواییدا فێری شتێکی گرنگ نابێ، کاتێک زانکۆ، کاتێک قوتابخانە نابێتە مینبەر و مەرجعێکی گەورە بۆ ئەوەی کە تێیدا پەروەردە بێ، ئەو گەنجە کە دوای 18 ساڵ و دوای 16 ساڵ ئەو تەمەنە دێتە ساحەکەوە تووشی داڕوخان دەبێت. لەبەرەوە پێویستە قوتابخانە، مەنهەج، سیستەم، زانکۆ هەمووی بە سیستەم بکرێتەوەی ئەو گەنجە چۆن بخرێتە سەرکار، چۆن گەشە بە خۆی بدا، چۆن بەهرەکانی بدۆزرێتەوە، چۆن دەستی بگیرێت لە بەهرەکانیدا. لەبەرەوە من بە شێوازێکی سەرکەوتووی نبینم مەنهەجەکە. پێم وانییە گەنجێک بێت کە سەرکردەمان بۆ دروستکە، سەرکردەمان بۆ بەرهەم بێنێ. پێم وانییە قوتابخانەیەک بێ، دامەزراوەیەک بێ کە گۆڕانکاری لە فکر و عەقڵیەتی تاکی کوردی بکات. زۆر باشە کوردستان خان باسل لەوە کرد کە گەنجانی ئێمە لە کاتی تەواوکردنی خوێندنیاندا هیچ کارێکیان نییە و بێکار ئەمێننەوانێ. ئەمە باس لەوە بکەم کە هەبوونی کار تا چەند وا لەو گەنجە ئەکات بە سەرکردایەتیەوە مامەڵە بکات.
طبعا ئەوە باسی معیشت بوو، باسی سەرکردایەتی نەبوو، باسی معیشەتی ژیانیان بوو. ئەگەر باسی ئەوە بکەین کە لە قوتابخانە کاتێک قوتابی ئاراستە دەکرێت، کاتێک دەمانەوێت مەبەستمانەوەی کە ئاراستە بکرێ و بەهرێ بدۆزرێتەوە، ئەو کاتە زۆر بە جوانی کاتێک دێتە ساحەکەەوە لەو کارە ئیش دەکات کە حەزی لێیە و زۆر هاوکار دێ بۆ ئیسەرکردایەتی خۆی لەو بەشەدا بکە، چونکە بە زەوقەوە دەیکا، چونکە بە خۆشەویستیەوە دەیکا، چونکە دڵی بەو شتە خۆشە و فێری ئەوە بکرێت بەرپرسیارەتی هەڵبگرێت لەم کۆمەلگایەدا. یەکێک لەو شتانەی کەمە بینیومانە زۆر شت هەیە فەرامۆش کراوە. کاتێک دایکێک مناڵەکەی خۆی بە جوانی پەروەردە دەکا، ئەوە سەرکردایەتیە. ئێمەوەمان زانیوە سەرکردایەتی بریتێ لە سەرکردایەتی دامەزراوە و مەرکەزە قەراریەکان و ئەو شوێنانە. سەرکردایەتی ئێمە باس سەرکردایەتی خود دەکەین لێرە. سەرکردایەتیکردنی خود ئەمڕۆ غائبە لە ناو تاکەکانماندا بە شێوەیەکی گشتی کەمە. ئەوەندەی کە پێویستە دایک سەرکردە بێ، ئەوەندەی کە پێویستە دایک بەرهەمهێنەری منداڵێکی سەرکردە بێ، ئەوەندەی کە پێویستمان بەوەیە کە ئەوەندە محتاجی ئیش و کار نین. ڕاستە ئیش و کار گرنگە وەکو مەعیشەتی ژیان، بەڵام ئەگەر ئینسان سەرکردە بوو ئیشەکان دێن، بەرهەمەکان دێن. ئەگەر ئینسان هات گەشەی بەخۆیدا توانایی هەبوو ویستی ئیشێک دروستکە، خۆی ڕوودا و خۆی بارودۆخەکان دەگۆڕێ، خۆی شتی نوێ دروست دەکات. بەس کێشەی ئێمە ئەوەیە ئێمە گەنجێک دروست دەکەین بێتوانە بێ، گەنجێک دروست دەکەین کە بەرپرسیارەتی هەڵنەگرێ، گەنجێک دروست دەکەین کە ناتوانێت قەرار بدا، گەنجێک دروست دەکەین کە هونەری چارەسەری کێشە نازانێ، گەنجێک دروست دەکەین کە نازانێت بە چه ئاراستەیەکدا ئیشکا لە کۆمەلگادا. یعنی ئەوە دواییش پێی دەڵێن بۆ سەرکردنیە. ئەم گەنجە خەتای خۆی نییە، خەتای ئەو پەروەردەیە کە کراوە جا لە هەموو ناوەندەکاندا، چ ناوەندی خوێندن، چ ناوەندی خێزان، چ ڕێکخراوەکانی ڕێکخراوە ناوخۆیەکان، چی ئەو پرۆژە و مەشاریعانەی کە لە کوردستان دەکرێتەوە تا چەند لە خەمی ئەوەیە گەنجی سەرکردە دروستکە، ئەوە هەمووی پرسیارە، ئەوە هەموو پێویستە هەڵوێستەی لەسەر بکرێ، پێویستە هەمووی دابڕێژرێتەوە. کوردستان خان باسمان لە ئەرکی خێزان پەروەرداوە ئەرکی خودی ئەو گەنجەش کرد. ئەمێ بزانم کە سیفاتەکانی سەرکردەی بوون چییە بۆ ئەوەی ئەو کەسە بتوانێت سەرکردایەتی خودی خۆی بکات. سەرکردە کاریگەری هەیە لەسەر کۆمەلگا، کاریگەریەکی زۆر گەورەی هەیە لەسەر کۆمەلگا. سەرکردە دەتوانێت هەڵوێست وەربگرێت، هەڵوێست وەربگرێت لە کاتی مەشاکلەکاندا، هونەری چارەسەری کێشەی پێەیە، خاوەن خۆشەویستی و سەبر و تەحملێکی زۆرە، یعنی قیەمی خۆشەویستی و ڕەحم لە ناویدا زۆر بەرزە. ئەوانە سیفاتەکانی سەرکردەرە. ڕەوانبێژە، ئەو دیویشتەکانی لێ دیارە، دەزانێت دوای چەند ساڵی تر دوای چەندین ساڵی تر بەرەنجامی ژیانی چی لێ دێ، یەک بەیەک وردەکاریەکانی دەزانێت. ئەوانە هەموو سیفاتی سەرکردنە. بەس کاتێک ئێمە گیانی هاوکاری، گیانی ئەوەی کە مرۆڤ بزانێت لە داهاتوی خۆیدا چ دەکا، هەموو ئەوانە تێدا دروست دەکەین، پلانی هەبێ بۆ داهاتوی خۆی، گیانی هاوکاری تێدا دروستکەین، خۆشەویستی و ڕەحم و بەزەیی تێدا دروستکەین. بزانین چەند فەرقی هەیە لەگەڵ تاکێک کە ئەم شانەی تێدا لە ناودا نەماوە، یان مەسەرەن چکە ئەمانە بە فیتری هەن، ئینسان بە فیتری ئەم شانەی لە ناخیدا هەیە، بەڵام بۆچی نامێنێ بەهۆی پەروەردەوە، یان چۆن گەشەی پێ بدرێ بەهۆی پەروەردەوە گەشەی زیاتری پێدرێ. لەبەر ئەوانە هەموو سیفاتی سەرکردن. سەرکردە خاوەن بەزەیەکی زۆرە، خاوەن پلانی جوانە، ئاراستەی کۆمەلگا دەکا، گەشبینە بەرامبەر بە ڕووداوەکان، دائیمەن مەشاکیل و گرفتەکان و ئەو چاڵانەی کە دەکەوێتە ناویەوە دەیکاتە پردەباز بۆی بەسەری داپەڕێتەوە. هەموو ئەوانە سیفاتی سەرکردن بە زۆر زیاتریش بەڕاستی. خاوەن تایبەتمەندیە، ئەگەر باسی تایبەتمەندی بکەین بەڕاستی دنیای کاتی دەوێت سەرکردە. بەڵێ کوردستان خان ئەمێ باسێک لە ڕۆڵی گەنجەکە خۆی بکەین، تا چەند گرنگە ئەم گەنجە خۆی حەزی بە سەرکردایەتی بوون بهەبێت و تا چەند گرنگە کە خۆی هەوڵی بۆ بدات. بەڵێ حەز و خولیا مەبەستێکی زۆر سەرەکیە بۆ پێگەاندنی گەنجی سەرکردە. خۆ ئەگەر حەز و خولیای نەبێت ناتوانێت ببێتە سەرکردە. من ناڵێم هیچ گەنجێک بێتوانێت، هەموو گەنجێک توانای هەیە، بەڵام توانەکانی بخرنە حاڵەتی وەبەرهێنانەوە. خۆی ئەگەر مرۆڤ هەستی کرد و حەزی کرد ببێ بە سەرکردە، زۆر بەسەریعتر زۆر بە قووەتر پێدەگا لەو گەنجەی کە هەر نایەوێ. کەسێک شتێکی نەوێ ئەو شتە ناتوانانی بە تۆبزی بیکەی بەو شتە. لەبەرەوە حەز و خولیا دەورێکی زۆر ئەساسیە لە پێگەاندنی مرۆڤدا لە بوون بە سەرکردەدا. ئەو حەزەش ئێمە ناتوانین گەنجێک تاوانبار بکەین لەوەی بۆ حەزی نییە، ڕەنگە خۆی حەزەکانی خۆی نێشت بێ، یان پەروەردە وای لێ کرد بێ، یان تووشی ئینهار بوو بێ، یان دەرک بەوە نەکا کەوا دەبێ وابێت نەزانێ بەو شتە، معریفەی نەبێ، زانیاری نەبێ لەبارەی ئەوەی کەوا ئەو دەوێ ببێ بەو گەنجە. ئەوانە هەمووی پرسیاری زۆر جەوهەری و ئەساسینە کە مرۆڤ بە دوایاندا بچێ ئیدراکە پێی بەوە بەرە بزانێ بەڕاستی ئەو بۆچی خاوەن ڕویا و
خەونێکی گەورە نیە. ئێمە زۆر جار گەنجمان هاتۆتە لا بۆ لای ئێمە یعنی بینی ومانە کە هیچ خەونێکی وای نەبووە تەنها لەبەرەوە هاتووە کە چارەسەری کێشەکانی ژیانی خۆی بکە بەڵام دوایەوەی کە دەستمان گرتووە ئێستا خاوەن ئامانجی زۆر گەورەیە پلانی زۆر جوانی هەیە و لە کۆمەلگا ئیشی زۆر جوان دەکەن. بەڵێ کوردستان خان باسێک لەوە بکەین کە جیاوازی چیە لە نێوان گەنجێکی کە بە شێوازی سەرکردایەتی مامەڵەکە و گەنجێکیش کە گەنجێکی ئاسایی بێت ئەو لایەنی فرامۆش کرد بێ و تا چەند ئەمە کاریگەری ئەبێت لەسەر داهاتووی ئەو کەسە تا چەند ئەبێتە هۆی ئەوەی کە نەتوانێت کە کاروبارەکانی ڕۆژانی خۆی و خودی خۆی بەڕێوە بەرێت. بڵێ بەڕاستی ئەگەر گەنجێک سەرکردە بێ زۆر فەرقی هەیە لەگەڵ ئەوەی گەنجێک سەرکردە نەبێ. گەنجە سەرکردەکان ومێدێکی زۆر گەورن بۆ کۆمەلگا داهاتوویەکی زۆر گەورن بۆ کۆمەلگا زۆر پێویستی بەو گەنجانە هەیە زۆر پێویستی بەو گەنجانە هەیە بەڕاستی چونکە ئەو گەنجەی کە سەرکردەیە سەرچاوی ئومێد و ڕووناکیە بۆ ئەو گەنجانەی کە ناسەرکردنە. ئێمە لە کاتی قەیرانی کۆڕۆنادا بینیمان ئەوانەی ئەو گەنجانەی کە سەرکردە بوون لە شاشەکانەوە بەردەوام ئومێد و دڵخۆشی و قسەی باشیان بۆ خەڵک دەکرد. ئەوانە بوون کە یارمەتی هەژارانیان دەدا ئەوانە بوون کە دەستی ئەو کەسانیان دەگرت کە باری مادیان زۆر خراپە ئەوانە بوون کە چارەسەری کێشەکانی کۆمەلگایان دەکرد. بەڵام ئەوانەی کە گەشەیان بەخۆیان نەدابوو پەرەیان بەخۆیان نەدابوو و بیریان لەوە نەکردبەوە کە ڕۆژێک محتاجی زۆر شت دەبن کە دەبێت لە خۆیاندا هەبێ ئەوانە بوون کە سەرکردەکان ئومێد و گەشتبینی و خۆشیان بۆ دەگەڕانەوە. لەبەرەوە پێش هەر شتێک ئەو مرۆڤە خۆی زەرەر دەکات پاشان کۆمەلگاش زەرەر دەکات چونکە تاکێکی هەیە بەرهەمهێن نیە تاکێکی هەیە مشەخۆرە تاکێکی هەیە بۆتە بار بەسەر کۆمەلگاوە بەڵام خودی خۆشی زەرەرێکی زۆر گەورە دەکات چونکە دوجار زۆر مهمە ئێمە ئەو پرسیارە لە خۆمان بکەین ئێمە چۆن بمرین بە چ جۆرێک بمرین چ جۆرێک بەجێ بێڵین چ شتێک بەجێ بێڵین لە دوای خۆمان ئەو پرسیارانە پرسیاری زۆر جەوهەرینە. ئێمە دەمانەوێت کۆمەلگەی کوردی پاشی خۆمان یان لەگەڵ تەمەنی خۆمان ڕێچکەیەکی بۆ دابڕێژین کە ئەوانەی دوای خۆمان دێن کە دەکەونە ناویەوە سکەیەک و ڕێچکەیەکی ڕاست بێ. بەڕاستی ئەو گەنجەی کە سەرکردەیە گۆڕانکاریێکی زۆر لە کۆمەلگا دەکات سەرچاوی ئومێد و خۆشبەختیە بۆ ئەم کۆمەلگای. زۆر باشە کوردستان خان باسمان لە گرنگی سەرکردایەتی بوونی گەنج کرد ئەمە بزانم کە چۆن گەنجێکی سەرکردە بنیاد بنین خێزان ئەرکی چیە پەروەردە ئەرکی چیە بوارەکانی تر ئەرکیان چیە بۆ ئەوەی کە بتوانرێت گەنجێک پێ بگەێنرێت کە بۆ خودی خۆی سەرکردە بێت. بەڵێ طبعاً پێویستە گەنجەکان ڕوانینیان بگۆڕن لەبارەی ژیان لەبارەی خۆیان ڕوانینیان بگۆڕن لەوەی کە چاڕوانی ئەوە نەکەن یەکێک بێ دەستیان بگرێ چاڕوانی ئەوە نەکەن کە بەردەوام یارمەتیان بدرێ بەڵکو بڵێ ئەمن دەبێ خۆم دروستکەم و خۆم دەبێ ڕێگای ژیانی خۆم بدۆزمەوە و خۆم دەبێ بزانم چیم دەبێ یەکی لە سیفەتەکانی دیکەوەی دەبێ ئامانزدار بێ چۆن ئامانزە دۆزێتەوە لە هەر کونج و کەلێنێک و لە هەر شوێنێکدا دەبێ بیدۆزێتەوە اینجا لەبەر ئەوە زۆر خاڵێکی ئەساسیە. سێم هەست بە بەرپرسیارەتی بکە چۆن هەست بە بەرپرسیارەتی بکە ئەوە پرسیارێکی زۆر جەوهەریە لەوەی بزانێت چ گرفت و کێشێک لەم کۆمەلگایە هەیە و حاجە بەوەی ئەو دەتوانێت ئەو چارەسەریکە چ شتێکی پێ دەکرێت. ئێمە زۆر جار کە دەبینین کەسێک ژینگە پیس دەکا ئەمن زۆر بەلامەوە سیر نییە چونکە ئەگەر کەسێک بەرپرسیارەتی ئەوەی هەڵنەگرت کە خودی خۆی لە ژیاندا بەرهەمی هەبێ ئەو کاتە دەسێتە زۆر شتی ئەساسشتی زۆر لاوەکیەوە کە دێک کۆمەلگا پیس دەکات ژینگە پیس دەکات ئازاری خەڵک دەدا چونکە گەمرۆ شتی گەورەی نەکرد دەسێ بە دوای شتی بچووک دەکەوێت ئەگەر نەهات خۆی لە شتی گرنگدا سەرفکە دەسێت زەرەر و زیانێکی زۆری بۆ دەوروبەری خۆی دەبێت لەبەرەوە ژینگە پیسکردن لە گەنجانێک دەوەشێتەوە لە کەسانێک دەوەشێتەوە کە دەرک بە هیچ شتێک ناکەن دەرک بە تەمەنی خۆیان ناکەن و پێویستە دامەزراوە خێزانیەکان دابڕێژرنەوە پێویستە هاوسەران پێش ئەوەی دەسە ناو پرۆسێسی هاوسەرگیریەوە دەوراتی زۆریان بۆ بکرێتەوە لەسەر پەروەردەی منداڵ لەسەر تەندروستی خێزان لەسەر پێکەوەنانی خێزانێکی تەندروست و پێویستە بەڕاستی گەنج بێ لە بوارێکی تایبەتی گەشە بە خۆی بدە چ بوارێک حەزی لێیە لەو بوارە خۆی سەرکاتەوە گەنجانێکی زۆر هەن ئێستا دەخوێنەوە گەنجانێکی زۆر هەن دەورات و خول و سیمینار دەبینن بەڵام چ کتێبێک دەخوێنمەوە چ خولێک دەبینم لە چ بوارێک دەیبینم لەکن کێ دەیبینم ئەوانە هەمویان پرسیارن لەوەی کە من چۆن ئاراستەی خۆم کەم چێن ئەو کەسانێک کە ئاراستەم دەکەن جاری وهەیە دەچێ خولێکەوە یان کتێبێک دەخوێنیتەوە ئاراستت دەکا بۆ مەفهومێک کە نووسەرەکە پێی باشە یان ڕاهێنەرەکە پێی باشە یان ئەوەی کە حاجەی کۆمەلگایە مەسەرەن ئێستا ئەم کۆمەلگایە حاجەی بە شتێک بێت ئێمە بڵین لەو بوارە خول بخوێنی نابێ بەپێی حاجە بێ دەبێ حاجەکە هەم حەزی من بێ هەم پێویستی کۆمەلگاکە بێ بۆ ئەوەی کۆمەلگا خۆشبەخت بێ نەک کۆمەلگا ئێستا بنچینەکانی ئەم کۆمەلگایە چیە ئەم کۆمەلگایە پێویستە فکری بگۆڕدرێ
ئەم کۆمەلگا پێویستە ئاراستە بکرێ ئەم کۆمەلگا پێویستە جارێکی دیکە عقلیەتی تاکدا بڕێژێتەوە ئێمە کێشەمان لە سەرمایه‌داری بووندا نییە دەوڵەمەند بوون نییە ئێمە کێشەمان لە ژمارەی دانیشتوان نییە ئێمە کێشەمان لە شەقامی جوان و باڵەخانە نییە کێشەمان لە عقلیەتی کۆن هەیە عقلیەتێکی تاک عقلیەتی تاکڕەوی و یعنی ئەوەی کە دەیەوێت بەس خۆی بێ ئەنانیەتی هەیە کێشەی ئەوەی هەیە فکری ئەوەی نییە خزمەتکە بە وڵات خزمەتکە بە نیشتیمانەکەی ئێمە ئەو کێشە جەوهریانەمان هەیە ئێمە زۆر کەسمان هەیە باخەڵی پڕە بەڵام عقلیەتی بەتاڵە ئێمە لەبەر ئەوە ئێمە ناتوانین بین تاکدا بڕێژینەوە لەسەر ئەساسیەوەی خاوەن باخەڵی خۆی بێت و پێویستی بە حکوومەت نەمێنێ ڕاستە ئەمە شتێکی گرنگە بەڵام لەو گرنگتر و لەو جەوهەرتر و لەو پێویسترەوەیەکە تاک بزانێت چ خزمەتێک بە کۆمەلگاکەی بکات و هاوتەریب بێ لەگەڵ ئامانجی خۆیدا و خزمەتی کۆمەلگای پێ بکە و حاجە و کەلێنێکی زۆر گەورە لەم کۆمەلگایە پێپڕکاتەوە. بەڵێ کوردستان خان باسر لە بوونی خولو سیمیناری تایبەت کرد بە چۆنێتی پێگەیاندنی گەنج تا ببێت بە سەرکردەیەکی بەتوانە ئەمێ بزانم کە تا چەند ئەم خولو سیمینارانە بوونیان هەیە لەمان کاتیشدا گەنجانی ئێمە تا چەند بەشداریان هەیە لەم خولو سیمینارانە و پێویستە چۆن بن ئەم خولو سیمینارانە بۆەوەی کە بتوانن برە و بە بەهرەکانی گەنج بدەن. بەڵێ من تەمەنا دەکەم گەنجان زۆر دەرک بۆ بکەن کە پێویستیان بە مەعریفە هەیە و بەڕاستی خولو سیمیناراتەکان ینی ئەوەی کە کراوەتەوە پێشوازێکی باشی لێکراوە باشە گەنجان زۆر ڕووی تێدەکەن بەڵام ئەوە گرفتێکی زۆر خەتەرە کە ئەمە نەزانین چ زۆرنەوە خولو سیمینارێک دەخوێنین چ کتێبێک دەخوێنینەوە لە چ بوارێک دەخوێنینەوە ئەوانە هەمویان شتی زۆر جەوهرین شتی زۆر گرنگن پێویستە ئاگامان لێیان بێ لەبەرەوە یعنی پێشوازی لێکراوە بەڵام پێشوازیەکە وەکو پێویست نییە ئێمە گە سەیری هەڕەمی ماسلۆ بکەین بە پێی پێداویستەکانی هەڕەمی ماسلۆ شتی زۆر شتیتر لە پێشەوەدا دراوەکو خواردن و ئاو مەسەرەن پێداویستی و ئەو شتانە لە پێشەوەدا درراوە بەڵام زۆرێک لە زانکان هەڕەمی ماسلۆ ڕەت دەکەنەوە دەڵێن پێویستە مرۆڤ معنای ژیان بزانێ مانای ژیان بزانێ و زانیاری پێویستە بۆی مانای ژیان بزانێ و دکتۆر ئیبراهیم فەقێ زۆر بە جوانی ئاماژەی بەوەی داوەکە مرۆڤ لە ژیاندا پێش هەر شتێک پێویستە مانای ژیانی خۆی بزانێ لە ژیاندا چ بکە بەرەو کوێ بڕوە چی پێویستیە لەبەرەوە ئەم خولو دەورات و سیمیناراتانە دەبێت زۆر ئەکادیمیانە بوترێنەوە ئاراستەی کۆمەلگا بکەن بە شێوازێکی تەندروست و لە کوردستان خولو دەورات و سیمینار هەیە و الحەمدولله کە زۆر جار کتێب پێشانگای کتێب دەکرێتەوە و خەڵک پێشوازێکی زۆر لە کتێب دەکاتەوە یعنی دەیکڕێ دەیخوێنێتەوە بەس پێویستیان بەوە هەیە لە چ بوارێک لە چ بەشێک خول دەخوێنم کتێب دەخوێنمەوە ئەوە زۆر مهمە بۆی تایبەتمەندی وەرگین بۆی اختصاص وەرگین بۆی پسپۆڕی وەرگین ئەو کاتە هەموو تەرکیزی ئەمە لەسەر یەک خاڵ و یەک پن دەبێت بەڵام کاتێک بە عشوایی دەورە عشوایی کتێب دەخوێنینەوە ئەنجامەکان گەورە و بەرچاو نابن. بەڵێ سپاس بۆ ئامادەبوون سپاس بۆ زانیاریەکانت بەڵێ سپاس بۆ کوردستان ڕسوول نووسەر و ڕاهێنەر لە بواری پەروەردەی خود کا بەشێکی ڕاستەوخۆ لە ئاستۆدەکانمان لە هەولێرۆ لەگەڵمان بوو بەڵێ ئازانم ئێستاش پەیامنەرمان حەیدەر باشێکی ڕاستەوخۆ لە سەرقەڵاو لەگەڵمانایە حەیدەر سڵاو لێ بوو بەیانیت باش بێت ئەمێ بزانم زانیاریەکان لای تۆ چین. ڕۆژتان باش من لە ناحی سەرقەڵاوە ئەمڕۆ باس لە هەواڵ و ڕووداوەکانەکەم سەبارەت بن سەرەتا دەمێ بچ بە سنووری جەلەولا و قەرەتەپە و حەوزی حەمرین لەگەڵ خانەقین لەوێ گروپە تروریستیەکان بە تایبەت چەکدارانی داعش جوم و جۆڵەکانیان زیاد کردووە هەر بۆیە شەوی ڕابردوو یاخود ئێوارەی دوێنێ لە ئاکامی ڕوبەڕووبوونەوەیەک ئەفسەرێکی سوپای عێراق کوژرا لەگەڵەوەی دوانی دیکەش بریندار بوو سەبارەت بە هەواڵێکی دیکە بەهۆی پێکادانی چەند ئۆتۆمبیلێکەوە لە نێوان دووس خورمات و کەرکووک لەو ڕێگایی کە ڕێگایەکی سەرەکیە ئەگەرچی ڕێگاکە دووسایتە بەڵام بەهۆی قەرەباڵغی ڕێگاکە و بوونی ژمارەیەک ئاستەنگ پێکادانی سێ ئۆتۆمبیل 4 کەسگیانی لەدەستداوە سیانی دیکەش بریندار بووە ئەمە لە کاتێکدایکەوە ئەو ڕێگایە کە ڕێگایەکی سەرەکی و قەرەباڵغیەکی زۆری لەسرە بەڵام بەهۆی نەبوونی مەفرەزەکانی پۆلیسی هاتوچۆ لەو نێواندەدا بەردەوام ڕووداوی هاتووە بێن و بۆ گەرمیان بەس ئامادەبوونی جەلال شێخنووری سەرپرشتیاری ئیداری گەرمیان ڕێکخراوی پرۆژە کە ڕێکخراوەکە تایبەتە بەکاری خۆبەخشی مەراسیمێکی ئەنجامدا کە تایدا ژمارەیەک لەو کەسانی کەوا خۆبەخشن لە سنووری دەتوانم بڵێن بە سنووری قەزای کەلار خەڵات کراون کە کاری خۆبەخشی لە هەرێمی کوردستان لە ئێستادا لە هەمووی گرنگترە بەڵام ئەوەی کەوا زیاتر وای کردو ئەو ڕێکخراوە
دەستی واڵابێ ئەوەیە کە ژمارەیەک لە گەنجان و لاوانی خۆبەخش لە بوارەکانی جاجا کار دەکەن. من بۆ زیاتر قسەکردن لەسەر ناحی سەرقەڵا لەسەر کۆی پرۆژەکان لەسەر کۆی داواکارەکان ئێستا مامۆسایەکم لە کەڵایە کە خۆشی دانیشتووی ناحی سەرقەڵای مامۆستا داود سپاس بەو دەرفەتە دەمەوێت باس لە داواکاری خەڵک یاخود کێشە و گرفتەکانی سەرقەڵامان بۆ بکەیت و لە ئێسادا دوایین هەواڵ چییە؟ زۆر سپاس بەخێر بێن. دیارە ناحی سەرقەڵا توانین بڵێن یەکێکە لە ناحی هەرە جوانەکانی گەرمیان لە ڕووی خزمەتگوزاری و ئاوادانکردنەوە لە ڕابردوودا کاری زۆر باشمان بۆ کراوە لە ڕووی جادەوبان، ڕووبەری سەوزایی، ئاو ئاوەڕۆ، خان و خانوبەرە هەموو ئەم گرفتانە لە ڕابردووە چارەسەر بوون و ئەوەی ئەمڕۆ وەکو گرفتی ناحیەکەمان بێت لە شەریحەی گەنجان و ڕەخساندنی هەلی کار و نەبوونی شوێنێکی گونجاوە بۆ یاریگام. بۆیە ئەمڕۆ بە خۆشحاڵیەوە دوای ئەو گۆڕانکاری لە سنووری مەڵبەندی یانزەی ڕێخستنی گەرمیان بوو داوامان لە برای بەڕێزمان کاکپۆڵا کرد کە بێتە سنوورەکەمان و گوێ لە گەنجان بگرێ. ئەمڕۆ بە خۆشحاڵیەوە کاکپۆڵا دێت لەگەڵ نوێنەری گەنجان، لەگەڵ کەسوکاری شەهیدان، لەگەڵ دایرە حکوومیەکان، لەگەڵ کەسایەتیەکان کۆ بێتەوە چکە ناحی سەرقەڵا ناحەیەکی دەوڵەمەندە لە ڕووی شەریکاتی نەوت و بوونی ئەو بلۆکاتە نەوتیانەی کە لێرە هەیە. ئێمە ئەمانەوە بە شێوەیەکی عادیلانە و دادپەروەرانە نسبەی هەلی کار بۆ ناحی سەرقەڵا و لادیەکانی دەوروبەری سابت بکەین بۆ ئەوەی ئەو گەنجانە بکوێتە سەر کار و وەکو مافێکی سەرەتایی خۆیان لە سنوورەکە کار بکەن. خۆشبەختانە ئەمڕۆ گەنجێکی زۆر لە چاوەڕوانی کاکپۆڵان و ئومێدی ئەوەمان هەیە ئینشاڵڵا لە ڕێی مەڵبەندی یانزەی ڕێخستنی گەرمیان و بەڕێز ئیداری گەرمیان و قایمەقامی کفریەوە هەموو برادرانەمان هێناوەتە خەت بۆ ئەوەی بتوانین گەنجەکان دابمەزرێن و لەگەڵ ئەوەشا یاریگەی گەوری سەرقەڵایەکێکە لە یاریگا شوێنە استراتیجیەکان بەڵام بەداخەوە تەواو نەکراوە و ناحی سەرقەڵاش لە ڕووی ڕەوتی وەرزشیەوە پێگەیەکی گەورەی هەیە. چەندان یاریزانی بەناوبانگمان لەسەر ئاستی نایاب و پلەیەکەکانی کوردستانە هەیە و نسبەیەکی زۆری وەرزشکارمان هەیە. بۆیە ئەمڕۆ بە خۆشحاڵیەوە چاوەڕێی هەوڵ و هیمەتی برادر برای بەڕێزمان کاکپۆڵا، کاکشێخ جەلال، کاکسیروان قایمەقامی کفری و ئیداری گەرمیان و مەڵبەند دەکەین بۆیە ئەم گوێ لە گەنجان بگرن و ئەم گرفتەمان بۆ چارەسەرکەن بە چارەسەرکردنی یاریگای گەورەی سەرقەڵا و نسبەی هەلی کار لە شەریکاتی نەوت بەشێکی گەورەی کێشەکانمان چارەسەرە بێت. سپاس بۆ مامۆستا داود دانیشتووی سەرقەڵا هەم خزمەتکاری گەنجان دەست خۆش سپاس بۆ کۆی زانانەکان. دیارە هەر ئەمڕۆ وەکو ئاماژەی پێکرد لێپسراوی مەڵبەندی گەرمیانی یەکێتی نیشتمانی کوردستان پۆڵاشەی سیروان تاڵوانی سەردانی ناحی سەرقەڵاکە لەگەڵ وەرزشکاران و گەنجان و کەسوکاری شەیدان کۆ دەبێتەوە بە ئامانجی خزمەتکردنی زیاتر و دروستکردنی پردی گەیاندنی گرفتەکان. بەڵێ سپاس بۆ پەیامنێرمان حەیدەر کاوەشێکی ڕاستەوخۆ لە سەرقەڵاو لەگەڵمان بوو. سپاس بۆ میوانەکەشی کا بۆ مایکی گەلی کوردستان دووە. بەڵێ ئازانم هەروەکو وتمان لا تەوەری دووەم و کۆتاییماندا پاس لە پرۆژەیەکەکەین بەناوی پرۆژەی ماڵی تەندروست بزانین کەم پرۆژێ لە چی پێک هاتەوە لە کێوە دەست بەکار بووە و لە هەمان کاتیشدا کار و چالاکیەکانی ئەوان چییە و کار و پرۆژەی دواتریان چی دەبێت. هەر بۆ مەبەستەش بەڕێز عومەر ساڵح لێپرساوی ماڵی تەندروست و بەڕێز یوسف ناجی شارەزای بواری خۆراک پاشەیەکی ڕاستەوخۆ لەگەڵمان. سڵاتان لەوێ بەخێر هاتن. زۆر سپاس بەیانی ئەوش باش. سپاسدانەکەم بەخێرهاتن. کاک عومەر مەلای بەڕێز سەرەتا ئەمێ بزانم کەم پرۆژەی لە کێوە دەستی پێکردو ماوەی چەندەیە کە دەست بەکار بوون. بەڵێ پرۆژەی ماڵی تەندروستی ئەوە بۆ 2 ساڵە بێ دەستمان پێکردو. خۆشبەختانە ئێستا گەشتونێتە گەشەیەکی زۆر باش وە گەشەمان کردووە تا ڕادەیەک لە ناو شارەکانی هەڵەبجە و کەلار و سلێمانی و ئەوە بەرەوە هەولێریشە چینکە چالاکیمان هەیە بۆ هۆشیارکردنەوەی گشتی خەڵک لەسەر خۆراک و میکانیزمی بەکارهێنانی خۆراک و هۆشیارکردنەوەی خەڵک لەسەر تەندروستی خۆراک و بە تایبەت وەرزشوانان و ئەوانەی کە لە قاعەکانە یاریەکە گشتی کاک عومەر چالاکیەکانتان چی؟ بەڵێ جەختی ئێمە لەسەر خۆراکە ڕێگە ڕاستەکانی ڕجێم ڕاستکردنەوەی هەڵەباوەکانی ناو خەڵکە بەڵێ ئەوانەی کە بە ناوی زانستەوە ئەکرێن یان لە سۆسیال میدیا ئەو ڕێکلامانەی کە ئەکرێن بۆ شتانێکە لە ڕاستیدا نەزانستین نەڕاستن نەباشن و ئەمە لایەکیان لە لایەکی تریان فۆکەسمان لەسەر ڕاستکردنەوەی هەڵەباوەکانی
خۆراکی وەرزشکاری لە یاری لە جوانی لەگەڵ وەرزشەکەشیان ینی ئیشمان لە سەراوانە کردووە بەردەوامین تا ئێستا. دەستەکانتان خۆش بێت. کاگوێسە بێمە لای بەڕێزت تۆ بەڕێزت وەکو شارەزایەکی بواری خۆراک ئەمێ بزانم کە کاری بەڕێزت چیە لەم پرۆژەیەدا و چۆن ئەتوانن کە زانیاری بدەنە هاوڵاتیان لەبارەی دروست بەکارهێنانی خۆراکەوە. ئەمە لەم پرۆژەیە ئیشمان ڕێخستنی ئەم سیستەمی خۆراکیە کە بەردەوام زانیاری نوێ بەدەستبێنین لەسەر بابەتەوەی کە چ سیستەمێکی خۆراک ڕاستە سیستەمی کالۆری چییە شێوازە ڕاستەکەی تێگەیانی خەڵکە بێت چۆن بێت چۆن نەبێت چۆن مامەڕ بکەن لەگەڵ جسمی خۆیان بەنسبەت ئەم کالۆری و سیستەمی خۆراکێکی ئێمەدامانەوە چکۆ تا ڕادەیە جیاوازە و نەک لێرە لە زۆر شوێنترژ نییە ئەم سیستەمە کە تەنها جغ لەسەر ئاسی هۆشیاری کەسەکە بکاتەوە شارەزایکە بەرامبەر جستی خۆی. زۆر باشە لە ماوەی کارکردنتاندا لەم پرۆژەیە ئەمێ بزانم کە ئاستی ڕۆشنبیری گەنجان و هاوڵاتیان چۆنە لە ڕووی بەکارهێنانی خۆراکەوە. بەنسبەت ئەوانەی کە ئێمە سەرکارمان لەگەڵاکردن جیاگەڵ هەموو کەسێکی ترا ئەوانەی کە سەرکارمان لەگەڵاکردن ڕاستەخۆ پەیوەندیان پێوەکردن بەشدار بوون لە پرۆژەکەیە و لە ڕێگەی ڤایبەرەوە بێ یا هەر سۆشیال میدیایەکی ترەوە ئێمە بەردەوام زانیاریمان پیاوە لەسەر ئەو خواردنانەی کە ئەوان خۆیانی خۆن و لە ئەنجاما خۆیان فێر بوون سەر ڕایەوەکە کێشی خۆیان دابەزاندووە فێر بوون کەیتر دوایەوە پێویستیان بە ئێمە نەمێنێت خۆیان شارەزای شتەکە ببن. زۆر باشە دەستەکانتان خۆش بێت. کاک ئۆمەرەمێ بزانم کە ئەو کەسانە کێن کە بەشداریان کردو لەم پرۆژەیەدا و مەرجی بەشداریکردن لەم پرۆژەیەدا چییە؟ طبعا سیستەمەکە جیاواز لە هەر ڕێگایەکی تر ئێمە ناین وەرەقەیەکمان پێ بێبین بە کابرا بڵێن ئەمە بخۆ ئەوە مەخۆ وە بانینی وەڕۆ ئەوە بخۆ ئەمە ڕێگەیەکی هەڵەیە لە ڕووی زانستی و لەگەڵ سروشتی ژانی مرۆڤ نایێتەوە تۆ دایم بە وەرەقەیەکەوە خەریکی نان خواردن بێ ینی نایێتەوە لەگەڵ ئینسانە لەگەڵ ژیان ئینسانە نایێتەوە سیستمەکەی ئێمە فێریەکەین لە ڕێگەی ڤایبەرەکانمانەوە لە ڕێگەی سۆشیال میدیای خۆمانەوە کەسەکە فێرەکەین بە پێی ئەو کۆمەڵە پرسیارەیە کە ئێمە ئاڕاستەی کەسەکەیەکەین ئەگەر کێشی زۆر بێ پێڵەنە بێت چی بکات وە فێری سیستمەکە بێت کە چۆن کێشی خۆی دابەزێنێ ئەگەر کەسێک کێشی لاواز بوو چۆن کێشی بەرزەکاتەوە فێری سیستمەکە بێت لە هەمووی گرنگترەوەیە کە ئەم کەسە فێر بوو ئیتر جارێکی تر نەک پێویستی بە هیچ شوێنێکی تر نییە بۆی پارە سەرکات و بڵێ پێویستیشی بە ئێمە نابێت جارێکی بێتەوە بەڵامان بۆی کێشی بۆ ڕێکەکەینەوە لەبەرەوەی خۆی فێری سیستمەکە بووە لەبەرەوە ئێمە جەختمان لەسەر بەرزکردنەوەی ئاستی هۆشیاری هاوڵاتی کردووە وەکو یوسف ئاماژەی پێیاکە سیستمەکەیمە زۆر جیاوازە بەڵێ کەمێک قورسە بۆ چونکە جەختە لەسەرەوەی کە هاوڵاتی خۆی ببێتە پزیشکی جەستەی خۆی ینی ئامادەی تا بێ ئەو خۆراکەی لە بەردەسایەتی و بەردەمیەکەوێ بیناسێ کە زۆر ئاسانە وعنی بەڕاستی ئەمە ئەبێ ببێ بە کللتور لە ناو خەڵکە ناکرێ ئێمە هەموو شتێک بناسین هەموو شتێک بزانین ئاسایی بێ بەلامانەوە بەڵام شتێک کە لینکی لەگەڵ تەواوی ژیانمانە هەیە ینی پەیوەندی بە تەواوی بوون و ژیان و مانەوەی ئێمەوە هەیە نەیزانین فەرامۆشمان کردو لی نەزانین. ڕاستە دەستەکانە خۆش بێت. کاک یوسف باسمان لە هەڵەباوەکانی شێوازی ڕجیمکردن کرد ئەمە بزانم کە گرنگترین ئەو هەڵانە چییە کە خەڵکی لە کاتی دابەزاندنی کێشە هەڵی تێدا دەکەن. مەسلەی ئەو هەڵەشتانە بەگشتی پەیوەندی بە تێگەشتە باوانەوە هەیە کە سەر بابەتەکان هەیە لە نقطەیەکە بۆ کەسێک دیاریکرا و شتێک ئەنجامێکی هەبووە و ئەو نەفرە بە شێوازێکی هەڵەیە بڵاوێکاتەوە بەناو خەڵکە یعنی لە مەجلیسێکە لە شوێنێکە لە دانیشتنێکە باسی ئەزمونەکەی خۆیەکە بۆ وانتر بۆ نمونەکرێت نەفرێک لە ماوەیە کە کاتی زۆری خواردووە ئاوی زۆریشی خواردووە لەو کاتای کێشی زیای کردووە دوایکە تێگەشتنەکە ڕۆژتە نامێشکی خەڵکەوە کە وتی بە ئاوەکە کێشم زیای کردووە نەیزانێت هەیە خواردانەیە کە خواردوێتی دوایکە نەفرێتتر لەم قسەی لەم وەرگرتووە مەبەستم چیە لەمە ئەمە دوو شێوازی مامەڕەمان هەیە لەگە هەر شتێکە شێوازی زانستی شێوازی نازانستی شێوازی نازانستی ئەوەیە کە زەلامەکە بە دەرجە یەکەم خۆیەکە بەسەر چاوە یا ئەزمونێکی خۆیەکە بەسەر چاوە شێوازی زانستی ئەمەیە کە لەژێر کۆمەڵی مەرجی دیاریکراوە لەژێر چاودێری و پشکنینە لەسەر ژمارەیەکی زۆر ئەنجامەکان شتەکە تاقیکرێتەوە زانستیانە بێت و ئەنجامەکان وەرەگیرێت و پاشان ئەو ئەنجامێکی ڕاگەیەنرێت ئەبێ مامەڵی لەسەر بکرێت بەهۆی نەکردنی ئەمەوە بە هەزارها هەڵە هەیە لە هەموو بوارێکە بەگشتی لە بواری خواردنە هەر زۆر چونکە یەکەمان بوارەکە زۆر فرراوانە من خواردن یەک جۆر خواردنمان نییە چەندەها هەر جۆرێکی خوارد مەسەڵەن میوە بگرێت چەندەها جۆر میوە هەیە دانەوێڵە بگرێت چەندەها جۆر دانەوێڵە هەیە لە هەر دانێکیانە بۆ نمونەیەکی لە هەڵە باوە زۆر باوەکان خەڵک پێی وایە
کە برنج بیشۆیتەوە برنج ئەگەر بە پڵاو لی بنی ئەوە نیشاستەکەی لا ئاچێت لە کاتێکە برنج لە ڕووی زانستیەوە برنج خۆی نیشاستەیە واتە برنج لە نیشاستە پێکاتوە واتە هەر چۆرێک لی بنی کێشزیە هەر جۆرێک لی بنی هەر هەمان شتە ئەم تۆزە تۆزێکە پێوەی ئەڕوا بڕێک لە نیشاستەکەی لێ بێتەوە یعنی برنج خۆی نیشاستەکەیە نەک نیشاستە شتێک بێ نووسابێ بە برنجەکەەوە یا پەتاتە هەروە یا نان هەروە ئەوانە هەمان نیشاستن خۆیان لەبەرەوە تۆ ناتوانانی کاتێک شتەکە جێبەجێیەکی پێ وایە نیشاستەکە لا بردو شتەکە لە کاتێکە لاو نەبردووە ئەمە جیاوازی زانستی نازانستیەکەی لەبەرەوە ئەنجامەکە بۆ شوێ ڕووناکەەوە ئەتەوە چکە زانستی نییە ڕاستە کاک یوسف ئەمە باسێک لە ڕێگای دابەزانانی کێش بکەین کیتۆ لە ئێستاە زۆر کەس هەن کە ئەم ڕێگایە بەکارهێنن بۆ دابەزانانی کێشیان ئەمە بزان ئەم ڕێگایە تا چەند زانستیە و تا چەند ئەبێتە هۆکاری دابەزانانی کێش و زەرەر لە تەندروستی ئەو کەسە نایەت کە کیتۆ ئەکات یەکێکتر لەو مەسلەی هەڵانە ئەوەیە شتێک هەیە ترندینی پێوترێت لە جیهانە ترندینیانی شتێک باویەتی باوی ئەو شتێ و خەڵک هەمووی قسە و قسەڵۆکی لەسەر و بەردەوام باسیەکردمەوە ئەم ڕستمی پێوەگرێ ئەڵێەوە ئەم کردووە ئاوا ئێستاکی تۆ بۆ بە یەکێک لەوان ئەنکی تۆ تا ڕادێ شتێکی تازەیە وەکو ئەم شێوازێکی ئێستا هەیە ئەگینا سیستەمێکی تۆ خۆی زیاتر لە 100 ساڵە هەیە و سەردانی کیتۆ هیچ پەیوەندی بە بابەتی کێشدا بەزاندنەوە نییە پەیوەندی بە چارەسەری مەسەلەی سەر و گەشتکە و ئەوانەوە هەیە لە مناڵە لەسەر مناڵکردەوە لەو بوارەیە لێکۆڵینەوە و دراسێکی زۆر فراوانی لەسەر کراوە و بەگشتی وازی لێ هێنراوە چکە ئەنجامی زۆر خراپی هەیە لە مناڵە لە مناڵەنە کە ساقیراوەتۆ لە سا نزیکی 5 بۆ 6 بەردی گوچی لە دروستەکە کە مناڵ جەستیان زۆر تەندروست باشترە بەگشتی لە زەرامی گەورە جابزانە مەسەن لە گەورەیە هەرچەند هەڵی زۆری بەرەمێناوە هەرچەند شتی زۆری کردووە بەڵام شتەکە چونکە بۆ مۆدلێک هاتووە تا ماوەیە ئەم شتە هەروە ئەبێت ئەو کاتە خەڵک زانیاری بە دروستەکە کۆکاتەوە شتەکە زیاتر بە دەوری زانستی ئەڕوا یەک کێشیتیایەکی تۆ خەڵک لەسەر ئەو فکرێ پەرۆداکەن کە گوایە شتەکە سروشتیە ئەمە زۆر مهمە جەختی لەسەر بکەینەوە بۆ نەیسە ئێمە بۆمان ناومان نەناوە ماڵی سروشتی ماڵی خۆراکی سەر سروشتی منامان ناو ماڵی تەندروستی وشەی سروشتی وشەیەکی چەمکێکی تا ڕادێک هەڵەیە بەکارهێنانی لەم بوارانەیە بۆ چونکە سروشت تەنها شتە باشەکان ناگرێتەوە ئەگەر تۆ مەسەلەن بتەوێت بیری لێ بکەیتەوە توانی وا بیری لێ بکەیتەوە کە بمەرەزە سروشتیە ئایا شتێکی باشە هەورە گرمە کە شتێکی سروشتی بێت زەرەری بۆ تەندروستی ئەو کەسە مەبەستم چی بوو ینی ئەگەر ئەم دانیشتنی ئێمە بەزەوە قسەی لێوەربگیرێ بەلەمنەوە بەسەکە وشەی سروشتی هیچ وشێکی باش نیە وە لە پاڵ هەر شتێکا بۆ ببینی بیکە نیشانی پرسیار لە مشکی خۆتە ینی مرۆڤ بۆ منە بۆچی جلوبەرگرێ بەرایە سروشتەکەی مرۆڤەوەی کە جلوبەرگرێ بەرانی مرۆڤ لە تاالێتە دانانیشە بۆ دڵڕێەوە بۆ پیسایکردن لە دەشتا دانیشە بە هەزارەها نمونەی سروشتی هەیە کە مرۆڤ هەمویان ئەنجامی خراویان بەرەمێنەوە مرۆڤ وازی لەم شتانە هێناوە کی تۆ گوایە کاتی خۆی مرۆڤ بەم شێوەیە ژیاوە مەسەڵەن کاربۆیدرات نەبووە شەکرەکان نەبوون دانەوێڵە نەبووە لەسەر ئەم سیستەمانە ژیاوەتە نا چاوری و گۆشتیان خواردووە ئەمە بەسم چی بوو ئەوەی تر لەو شتە سروشتیانە کە ئەوە کەی یعنی باشە یعنی بە چ پێوەرێک ئەوەی کە مرۆڤ وا بووە یعنی باشە کاک یوسف ئەگەڕێمەوە لای بەڕێزتە لەسەر ڕێگاکانی بەکارهێنانی کیتۆ کاک ئۆمەر ئەمە باسێک لۆ بکەین بەڕێستان پرۆژەکەتان بۆ دابەزانانی کێش و خواردنی تەندروستانەوە بزانین کە تا چەند لەگەڵ هۆڵەکانی لەشجوانیدا کۆنتاکتان هەیە کۆنتاکتی ئێمە زۆر باشە وەک لە وێنەکانە بینیم ڕۆشتنەوەانە کۆمەڵێک دەورات بوون زنجیرە سیمینارن بە هاوکاری دکتۆر یوسف و تەواوی ئەو هاوڕێ و دکتۆرە پڕێزانەی کە یەن لەگەڵمان ناو هۆشیاری گرنگ بڵاوەکەینەوە لە ناوانە کە بە تایبەت هۆڵەکانی لە ژوانی وەکو هیچ جۆرەی وەرزشی تر نییە ئەکرێ هەڵی گەوری تا ڕووبا ئەکرێ مەسەلەن وەکو تیجارەت خۆراک و تەواوکەری خۆراکی و هۆرمانات و ئەوانی تا بفرۆشرێ بۆیە تا ڕادەیەکیش فرامۆش کراوە بەو معنایە ناکە زۆر فرامۆش کرابن ئێستا مەسەلەن یەکێتی لە ژوانی باشە زۆر ئیشی باشیان لەگەڵا کردومەڵام ئێمە بە گرنگی زانین ئێمە دەستمان لەگەڵیانانە هەبێ بەردەوام ڕێگە زانستیەکانیان بۆ بێنینە پێش چاو هاوکاریان بین بەڵێ لینکەکە ڕاستە خۆ چونکە وەرزش بە تایبەتی وەرزشی لە جوانی لینکی ڕاستە خۆی بە تەندروستی و خۆراکەوە باشە لەبەرەوە ئێمە لەو مەدانەیە زۆر کارەکەین وە بەردەوامینتیایە من پێم خۆشە بۆ تاوکردنی قسەکەی کاک دکتۆر یوسفیش بابەتێکی تۆ بەداخەوە زۆر خەڵک ئیشی لەسەرکات و خەڵکێکیش هەیە بەڕاستی تیجارەتی بەسەرەوەکە کە باش نییە باش نییە
مادام من ئەمان وەکو لە ڕەهەندە زانستەکەی ناڵم کاک دکتۆر ڕەهەندە زانستەکەیڵێ من هەمیشە ئەڵێم هەر شتێک لەگەڵ ژیانی طبیعی مرۆڤ نەیەتەوە ینی من هەڵس و کەوتوی ژیان و کردن و ستایلی خۆم لە ژیانما چۆنە هەر شتێکم کرد لەگەڵمان نایەتەوە ئەیترەوە ڕاست نییە ئەو شتە کاتێک سەیرەکەی هەر پێتەڵە تۆ بەردەوام چەورەمەنیەکان بخۆ بەسە گۆشت و ئەوانە بخۆ برنج مەخۆ نان مەخۆش میوە مەخۆ فلان مەخۆ ئەی تاکەی ئەمە نەخۆ من ئەمە پرسیارە تاکەی نەیخۆ یگومان لەش پێویستی پێێتی بزەبت ئەو خۆراکانە کە بەڕاستی مرۆڤ حەزی لێکات چۆنە پێ نەیخۆیت ئەم یاساخکردنی خۆراکە لە مرۆڤ هەڵەیەکی گەورەیە و ئەکرێ لە ڕووی پێکاتە و بەها خۆراکیەکان کە مرۆڤ جستەی مرۆڤ پێویستی بە و بەها خۆراکیەکانەیەمان ئەو کانزا و ڤیتامینانی کە لە میوەیەکە هەیە جستەی پێویستێتی ناکرێت لێ قەدەغە بکرێت لەلایەکی لە شوێنێکی تەوە زەربە لە جستەی ئینسانەیە لەبەرەوە لە ڕاستیان نایێتەوە تاکەی من هەر گۆشت بخۆم هەر خەریکی گۆشت خواردن و چێری خواردن بم ئەی گرفتەکەوەیە کە من ئەمەوەیە کیتۆ بەکاربێنم بۆ ئەوەی کێشم بگەینمە ئەو کێشەی ئەمەوێ دوای ئەوەی تر دەسی لێڵەگرم ئەمە دەست دکتۆر یوسف ئایا کەسێک ئەگەر کیتۆی کرد تا ئەو کاتەی کێشی دابەزی و گەشتە ئەو کێشەی کە ئەوێ دوای ئەوە چی ڕۆیە دوای ئەوە چی دەسی لێ بەدەرەوەی کە هەنە کەس باس لەوە ئەکەن کە کاتێک کێشەکان ئەگاتە ئەو کێشەی کە خۆیان ئەیانێت دووبارە زیە ئەکەنەوە گەر وازی لێبێن بە شێوەیەکی زۆریش زیەکەنەوەکاری ئەمە بۆچی ئەگەر ئایا وایە بۆ شتەکە نەبێت بە ئەوەی کە ئێمە بڕێی خۆین باسی زانستمان کرد کە نابێت زەران بڕێی خۆی بەسەر دیاردەیەکە جێبەجێ بکە شتێک شوێنێک هەیە US News and Reporti پێڵێن کە لیژنێکی پسپۆڕی ئەمریکین دانیشن ڕانکینەکەن دەرەجەبەندیەکەن ڕێزبەندی لە بینی هەموو بۆ هەموو بوارێک لە بواری دایەتەکانە ڕێژیمی خواردنەکانە لەسەر چەند پێوەرێک بەگشتی شێوازە گشتێکە کیتۆ لە ئەخیری لیستەکەیە لە لیستەکەیان کە نزیکی 35 دایەتە کیتۆ 34ەمە ینی لە ڕوو چ ڕوویەکەەوە لە ڕووی ئەوەی کە بۆ بەنسبەت شەکرەوە 24ەمە ینی ئایا بۆ شەکرە باشیانە کە خەڵکی زۆر پێ وایە بۆ شەکرە باشە بەنسبەت دڵەوە باش نییە لە 32ەمە یەکی لە پێوەرەکان مودە درێژەکەیەتی ئایا زەران تا چەند ناتوانێت سەر شتە بەردەوام سیێمە لەوەیانە کە زەران ناتوانێت ماوەیەکی زۆر زۆر بەشوازە بژی بۆ چونکە چەندەها کێشەی لەکەوێتەوە بۆ نمونە کێشەی سکچون و قەبزی لێکەوێتەوە کێشەی بەردی گوچی لێکەوێتەوە کێشەی دڵی لێکەوێت ئاتەماکەکانی زۆر زۆرە و لەو هەر شوێنێکە بەتایبەتی لێرە لێرە چکە شتە بەر بەگشتی بە غەڵەت ڕۆشتووە کە نەفرە بانگەشە بۆ شتی ئەکا بەس لایانی باش و ئەم شتانە باسەکە ئاگینا لە بڕیتە شوێنە معتەبەرەکانی ئەو شوێنەی کە باسی کیتۆکەن خۆیان لە هەمویانە باسیەکە کە ئەمە ئەرکی ئەخلاقیمانە پێویستەکە ئەم ئاگادارەکەنەوە کە ئەگەری هەیە ئەم شتانە لەبەرەوە بە حەزەرەوە لێ بخڕە و هەر شتێک ڕوویا ئاگادار دکتۆرەکان کاتە کاک یوسف ئەگەر کەسێک بێوێت کێشی لەشیدا بەزێنێ پێویستە بە چ شێوازێکدای بەزێنێ کام شێواز تەندروستە لە ئێستا زۆر ڕێگا هەیە بۆ دابەزانانی کێش بە ڕۆژوبوونی کاتیە کیتۆیە کۆمەڵێک ڕجیمی ترە ئەمە بزانم کە کامیان باشترە ئەو کەسە چۆن بتوانێت ڕێگا تەندروستەکە هەڵبژێرێت ئەم پێوەرانە مهمە لە بەرچاو بگیرێت پێوەری یەکەم ئایا شتەکە گەرنتی هەیە لەوەی کە کێشی دابەزێنیان ئەوەی ئێمە دامەناوە سیستمی کالۆریە طبعا ئەم هەرچی دایەت هەیە لە جیهانە هەرچی سیستمی کێش دابەزاندن هەیە دایەتی خۆ دابەزاندن لەسەر بنەمای کالۆری دامەزراوە زۆر باش بەمەستمان چیە لەمە بۆ نکاتی تۆڵێک نەفرە گەڵی کیتۆ ئەەکەم لە ڕاستیە کیتۆ شێوازێکی تری کالۆریە بەڵام بە ناوێکی تر دابەزیەوە ینی ئەوان بەوەی کە تۆ دابڕن لە کاربۆدراتەکان و لە هەموو خواردانەی تر برنج و نان و میوە و ئەمانە نەقسی کالۆری بۆ تۆ دروستەکە ئەگینا کەسێک ئەگەر لەسەر کیتۆ بێت و زۆر بخوا دووبار هەر کێشیدا نابەزێت یعنی ئەوانەیە کە تۆ بەس کیتۆ کرد دابەزی ئەبێ لەگەڵەوە کە کیتۆ ئەخۆی بە سنوور نان بخۆی بڕێکی دایکراو نان بخۆی بۆنی هەموو شتێ بخۆی یعنی بۆ بڵێ من دانیشم دەشیش دووگە خۆم بەڵێنەوە کێشە زیاکە بۆ شەوەیە هەرچەند کیتۆشەکەی شەربەت خواردن بۆ منە سیستەمی شەربەت خواردن هەیە شەربەت خواردنەکە شەوایە گەنە تۆ وەرە بۆ ڕۆژانە بڕێکی زۆر شەربەت خۆ دووبارە هەر کێشە زیاکە لەبەرەوە یەک بنەما هەیە تۆ پەیڕەویکەی لە بابەتەوەی کە ئایا ئەم شتە بێت تۆی دابەزانی کێژیانە
بابەتی نەقسی کالۆری خۆ حسابەکە کە تۆ ڕۆژان چەند پێویستە بەپێی باڵا و تەمەن و ڕەگەزەکە هەر کەس بۆ کەسێکتر جیاوازە و لەو شتانێکە ئەیان خۆی هەمووی لێ نووسراوە هەمووی هەیە لە ئینتەرنێت و هەمووی بەردەستە و ئێمە بۆ چەندانە خشتەمان دروست کردو کە شتەکان چەند کالۆری تایە و دەن کێفستەقچەی تایە و کەوچکێ یا پراخێ هەموو شتەکانمان کردو بۆ شتە کوردەواریەکانی خۆمان ئەمە یەکەم بەپێی کالۆری خۆت پێی کالۆری نەقسی کالۆری نەبێ لە شتەکەیە هەرچەند هەر سیستەمێکە بێ هەر فەشەڵەیەن هەر غەڵەت دەرەچێتەوە دووەم تا چەندێ ئەتوانین لەسەری بەردەوام بی ئەم شتە ئەوەی ئێمە بۆچی ئەتوانین لەسەری بەردەوام بی چونکە خۆت لە هیچ شتێک ناگریتەوە تۆ هەر شتێککە خواردووە بەپێی کالۆری خۆت ئەی خۆی هەربی خۆرەوە بەڵام بڕەکەی دەستکاریەکە بۆ منە گوڵە بە ڕۆژە کیلویە گوڵە بە ڕۆژە بەقەدەر 20 کیلۆ خیار کالۆریایە تۆ یەک تۆز خیار زۆرکە یەک تۆز گوڵە بە ڕۆژەکە بکەرەوە یعنی هیچ لە هیچ کەمان خۆ ناگریتەوە کاتێک سانی ڕاگرتنە لە بینی خۆراک لە بینی خۆراکە لەبەرەوە توانانی باسانی درێژی پێ بێتەوە مەسەلەی دڵەکە و مەسەلەی شەکرەکەوانە نەفرێک پێ دکتۆر خواردنی دیاریکرا بۆ دانا بۆ حاڵی شەکرەکەی هەر توانێت سەر خواردنانە بەردەوام بێ بەڵام بڕی کالۆریەکەی دەستکاری بکە زۆر باشە بۆ دڵ دکتۆرەکانی نەخۆشی هەنە خواردنی بۆ دیاری کردووە هەرتوانێت هەرمانە خواردانە بخوا بەڵام دووبارە کارەکەی کاتۆ بۆ کێشی داوەزێت و کێشە بۆ دڵەکەش دروست نابێت بەڵێ کاتە بۆ کەسانی نەخۆشیش جیاوازی هەیە کاک عومەر ئەمە باسێک لەوە بکەین کە ئەم پرۆژەیە تەنها لە شاری سلێمانی دەست بەکار بۆ یاخود لە شار و شارچکەکانی تری هەرێمی کوردستان بەنیازم کێوە ئەم پرۆژەیە هەنگاوی یەکەممان لە ڕاستیدا لە شاری سلێمانیەوە دەستمان پێکرد خۆشبەختانەوە کوتم خەڵک ئیسعدادی هەیە خەڵکێک هەیە چەندین ڕێگای تاقی کردوێتەوە هەڵە بووە قەڵەو بووەتەوە گەدەی بڕیوە هەر قەڵەو بووەتەوە هاتوتە لای ئێمە بە تەواوی دەمان نیشاندۆ ڕوونکردنەوەمان پیاوە کە لە ڕاستیدا هۆکاری قەڵەوبوونی تۆ کێش زۆری تۆ ئەمەیە هاتووە فێر بۆ دوایی هەر ئەم کەسە و توێتی وەڵی برا من مەمنونی ئێوەم بۆ گەیاندوێتی بە هاوڵاتیانی لە سلێمانی دەستمان پێکرد لە هەڵەبجا بەردەوامین لە کەلار لە ماوەی پێشوە زنجیرە سیمینارێکی باشمان کردووە لە داهاتوویەکی نزیکە لە شاری هەولێر زنجیرە سیمینارمانە بێت کە لە ڕاستیدا مەبەستمانە چەندێک لە زانست نزیک بیتەوە ئەوەندە لە خورافات دوورەکەویتەوە لە خورافاتی ئەمە بخۆ ئەوە باشە بۆتم ئەمە بخۆ ئەمە واکە لە جسمی لە ڕاستیدا یەک دنیا خورافات کە لە مشکی ئێمەی کووردا بڵاو بۆتەوە بە نسبەت خۆراکەکانەوەمە خەریکین لایە بین و ڕێگەزانستەکە ڕاستەکە بشان بە لەژێر ناوی سروشتی ئەوە دەرمانی گیایی و ئەمە حەبوو کەپسولانی کە ئەفرۆشتن چوری ئەتوێنێتەوە و کێشودا ئەبەزانێکە لە ڕاستیدا تیجارین زانستی نین و ئێمە ئیش لەسەرەوەکەین ئەم هۆشیاریە بگەێنین کە لە ڕاستیدا ئێمە هەتا زانیاریمان لەبارەی خۆراکەکان یان هەر دەرمانێکەوە نەبێت کە پێمانە درێ ئێمە خەریکین لەسەر ڕێگایکی هەڵەڕێیەکەی زۆر باشە دەستەکانتان خۆش بێ سواز بۆ ئامادەبوونتان سواز بۆ زانیاریەکانتان بەڵێ سواز بۆ بەڕێز عومەر ساڵح لێپرسایی ماڵی تەندروست و بەڕێز یوسف ناجی شارزا لە ئەبواری خۆراک کا بە شێوەیەکی ڕاستە خۆ لەگەڵمان و بەڵێ ئازانم تاوای ڤرگۆ بابەتەکانی ئەمڕۆمان پێشکەشکردن تا سبەینێ شاد و کامەران.